دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. لەم مانگەدا 21 ساڵ بەسەر شەڕی ناوخۆدا تێپەڕی. دوای 21 ساڵ چارەنووسی چەندین کەس دیار نییە کە سوکار و هاوڵاتیانی هەرێم نازانن ئاخۆ کوژراون یاخود هێشتا لە سوچی زیندانێکدا هەناسە دەدەن. ئایا بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆ لە ژیاندا ماون؟ گەر لە ژیاندا ماون لەکوێن و ئەگەریش لە ژیاندا نەماون ڕووفات و گۆڕیان لەکوێیە؟ دەوترێت هەندێک لە بێسەر و شوێنەکان تا 2003 ناونیشانیان دیار بووە و نامەشیان هاتووە، واتە لەگەڵ خێزانەکانیان نامەیان گۆڕیوەتەوە. پرسیارەکەش ئەوەیە دوای ئەو ساڵە چیان لێکراوە و چیان بەسەر هاتووە؟ ئایا دەکرێت و ڕەوایە دوای دەستگیرکردنیان بکوژرێن؟ چ سوودێکەیە لە شاردنەوەی ئەو کەسانەی کە دەوترێت هێشتا لە ژیاندا ماون؟ ئایا ئەوانەی چ بەکردەوە واتە بە فعلی یاخود بە قەڵەم و بە قەڵەمەکانیان و بەهاندان ڕۆڵیان لە شەڕی ناوخۆدا هەبووە دەبێت چیان بەرامبەر بکرێت و دەبێت بە چ شێوەیەک ڕێگەی دادگایان بۆ بگیرێتە بەر؟ دەشپرسین بۆچی وەزیری ناوخۆ بە فەرمی داوای لە ئەنجومەنی وەزیران و پاشانیش پەرلەمان کردووە کە بە شەهید هەژمار بکرێن. ئەم قسەیە چیمان پێڵێت و چی لێ دەخوێنرێتەوە؟ ئەزیزانم، من یادگار فایقم. ئەم شەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پایتەختی کوردستانەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی دیکەی دووجار بیر بکەرەوە لەگەڵ کۆمەڵێک میوانی ئەزیز. لە دەستە ڕاستم کاک میقداد عەلی بەرپرسی لقی 24 سەفینی پارتی دیموکراتی کوردستان بخێربێن سەرچاوان، هەروە کاک سۆران عومەر سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان، ئێوەش بەخێربێن سەرچاو. لە دەستە چەپیشم خاتوو نیاز عەبدوڵڵا چالاکوانی مافەکانی مرۆڤ و لە هەمان کاتە ڕۆژنامەنووسیش، و کاک پۆڵا تاڵەبانی یاریدەدەری سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کاروباری شەهیدان، ئێوەش بەخێربێن سەرچاو. جیاواز لە بەرنامەکانی دیکە کە ئێمە هەمیشە خوێندکار و قوتابیانمان باوان کرد بۆ مەڵقەیە لەبەرەوەی بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەیوەستە بە ئازار و معاناتی ئەم بەڕێزانەوە ئێمە کۆمەڵێکی زۆر بەڕێز لە کەسوکاری بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆمانمان کردووە بۆ ستۆدیۆی دووجار بیر بکەرەوە کە گەنجی تایە ئەم دایە ئەزیزانەی تایە کە لێرە حزوریان هەیە و دواتر گوێ لە معاناتەکانیان نەگرین بۆی بزانین لە دەمی خۆیانەوە شتەکان چۆنن. ئێوەش بەخێربێن سەر و سەرچاومان لە شوێنی جیاوازەوە هاتن سەر و سەرچاوماناتن و داوای لێبوردن لەو کەسانە شەکەم کە نەیانتوانیوە ئەم شەو لەم بەرنامەیە ئامادە بن، چونکە ستۆدیۆکە هەری هێندە جێگەی میوانی تێدا دەبووەوە. پێم خۆشە بچینە لای ڕاپرسی یەکەمی ناو مەڵقەیە دووجار بیر بکەرەوە، بەڵام کەس دەست بە دەنگدان نەکات تا من ئاگادارتانەکەمەوە. کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن. پرسیاری ئەم شەوی دووجار بیر بکەرەوە ئەوەیە: ئایا بێسەر و شوێنەکانی شەڕی ناوخۆ لە ژیاندا ماون؟ ئەمە ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان. یاخود شەهید کراون و نەماون؟ ئەمە ژمارە دووە لەسەر کۆنتڕۆڵەکانتان. بڕیارم نەداوە، ئەگەر کەسێک شێ بڕیاری نەداوە چاوەڕێ دوای هەفتە خولەکی بەرنامەکە بڕیاری خۆی بگۆڕێت، ژمارە سێیە کە ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن. ژمارە یەک لە ژیاندا ماون، ژمارە دوو شەهید کراون، ژمارە سێ بڕیارم نەداوە. فەرمون دەست بە دەنگدان بکەن، سی چرکەتان هەیە. بەڵێ سیستمەکە وایرلێسە و ڕاستەوخۆ توانن دەنگی خۆتان بدەن و دواتریش ئەنجامی دەنگەکانە بینی. ئایا بێسەر و شوێنەکانی شەڕی ناوخۆ لە ژیاندا ماون یاخود شەهید کراون و اختیاری سێهەمیش بڕیارم نەداوە؟ کاتمان لە کۆتایی نزیکە بێتەوە بۆ دەنگدان. بەڵێ وەکو ئاشکرایە کە بێسەر و شوێنەکانی شەڕی ناوخۆ تەنها ئەو بێسەر و شوێنانە ناگرێتەوە کە ڕاستەوخۆ لە شەڕی ناوخۆ بێسەر و شوێن کراون، چونکە لە دوای ئەوە ژمارەیەکی کەسی تر کە هیوادارم دواتر کاک سۆران زیاتر ڕوونی بکاتەوە بێسەر و شوێن کراون تا مێژوویەکی دوای ئەوەش قسەشمان لەسەر ئەوەیە. دەستان خۆش بێ و دەنگدان کۆتایی هات. من بۆ پرسیاری سەرەتا و دەستپێکە چمە لای کاک میقداد کە بە شێوەیەک لە شێوەکان ممەسیلی پارتی دیموکراتی کوردستانە لە بەرنامەکە. کاک میقداد، من ئەمەوێت بەر لەوەی هەر پرسیارێکت لێ بکەم، بڕای تۆ زۆر بە کورتی بزانم لەسەر شەڕی ناوخۆ چۆن ئەڕوانە ئەم ڕووداوە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان ڕێز و خۆشەویستیم بۆ ئەو خوشک و بەڕێزانێکی لێر ئامادەن دەستخۆشی لە بەڕێستانەکەین.
بەڕاستی هەر ئەگەر ئەوڕێکی بچووک لە مێژووی بزوردنەوەی ڕزگاری خوازی کوردستان بدەینەوە بوو برین لە دوای نسکۆی ئەیلۆ لە ساڵی 74 بەداخەوە خەڵکی کوردستان لە دوای ئەو نسکوێ لە دوای شوڕەشی ئەیلۆ تووشی کارەساتی گەورە بوو حەقیقەت بەڕاستی یان ئەمە ئەوەی ئەوارە بوو ئەوەی کەوتە گەڕاوە کەوتە بەردەستی ڕژێمی ئەو کاتی بەعس و ئیتر وردە ئەساد لە کوردستان دەستی پێکرد و بەداخەوە یەکێک لەو کارەساتە گەورانەی کە لە کوردستان دەستی پێکرد یان سەری هەلداوەکو جاری یەکەم ئەتوانین برین لە پاش دەستپێکردنی شوڕەشی گولان و شوڕەشی نوێی پاش نوسکۆی ئەیلۆل بەداخەوە شەڕێکی نەخوازرا و جارێکتر یان نەتوانین برین بۆ جاری یەکەم بەو شێوازە و بەو شێوەیە لە کوردستان دروست بۆ شەڕی ناوخۆ کە ئەمە بەڕاستی کارەساتێکی گەورە بوو کە بە کردار و بە عەمەل لە بینی دوو هێزی گەورە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە 76 ئەتوانین برین حتا 86 کە خلالی 10 ساڵ شەڕێکی داسەپا و بە پیلانێکی دوژمنان لە کوردستاندا دروست بوو وامە کارەساتێکی گەورە بەڕاستی دروست کرد جگە لە کارەسات وەکو کادرێکی پارتی دیموکراتی کوردستان چی ئەڵێی بە ئەوانەی لەم شەڕەیە ینی زیانی گیانیان پێگەیشتووە ئەمە خۆی ڕاستی ئەوە یانێت شەڕی ناوخۆ ئەوەی شەهید دەبێت لە هەردوو لە هەر زەرارە حەق بەڕاستی ئەوەی شەهید دەبێت خەلکێکی بێگانە شەهید نابی پێشمەرگەیە خەلکی وڵاتەیە کە سوکاری ئێمەیە ڕۆڵای ئەو میلەتەیە ئەوەی شەهید دەبێت بریندار ئەبێ ئەجیرێ بێسەر و شوێن دەکرێت بزودنەوەی ڕزگاری خوازی کوردستان بە شێوەیەکی گشتی زەرمەند بووە و کەسی یەکەمیش کە زەرمەند یەکەم بووە هەم خەلکی کوردستان بووە ئەبێ لە ئێستا چیان بۆ و ئێستا هەر وەکو پێشووتریانێ لە بەرلەمان و لە سەرۆکاتی هەرێم کە شەڕی ناوخۆ تەحریم کراوە بەڕاستی ئەبێ هەوڵ بدین ئیلە الئەبەد بۆ دوجار وەکو دەرێن خەلکی کوردستان ڕێنەداتە هیچ لانێکی سیاسی بیر لە جارێکتر لە شەڕی ناوخۆ بکات دوای باسی ئەوە شەکەین چکە لە ماوەی ڕابردوودا باسی ئەوەش کە دۆخەکە بۆنی شەڕی ناوخۆی لێ و جاری واز لەو بابەتایەنێ بەڵام چی بەم کەسوکارە ئەڵێی کە ئێستا لە ستۆدیۆن و ئەوانەی ئێستا بە دیار بەرنامەکەەوە دانیشتون ئەبێت چیان بۆ بکرێت من هەرو بەڕێزانێک لێرە ئێستا دانیشتوونەوەوان هەر بە تەنهانین وەکو جەنابی شتوت ئیشارەت پێدا خەلکی زۆر هەیە بەڕاستی چەند کەسی پارتی دیموکراتی کوردستان بێسەر و لە هەموو لانەکانیش خەلکی کاکبەت بە دەقیقی لاتە چەند کەسی پارتی دیموکراتی ژمارەی محەدەدم راد نییە بەڕاستی بەڵام بە شێوەیەکی گشتی یعنی ئەگە تەماشای ئاسەوەرەکانی شەڕی ناوخۆ بکەین لە هەر قۆناغێکی بزودنەوەی ڕزگاری خوازی کوردستاندا ئەگەر ڕوویدا بێ چ ئەوەی برێن لە 76 تا 86 بەداخەوە هەمووی کارەسات هەمووی مؤسساتەوە گودێنن و دوای ئەوەی کە لە دوای ڕاپەڕین کە دروست بوو ئەمە کارەساتێکی لەو گەورەتر چونکە ئەمە هاتین وڵاتی ئێمە ئازاد بوو کوردستان هەمووی ئازاد بوو کەوتە بەردەستی خەلکی کوردستان و ئەوای هەمومان بە ڕوح و بەگیان ئەو سەروەریانەی ئیڕاپەڕین بپارێزی دێمە وڵات بۆی پرسیارێکم لێ کردی وەڵام وەرنەگرتەوە کاک سۆران داتایەکتان لایە سەبارەت بە بێسەر و شوێنەکان زۆر بە خێرایی بەڵێ نزیک بە 400 کەس لە هەرێمی کوردستان چارە نووسیان دیار لە چەند حزب لە یەکێتی نیشتیمانی ئەگەر ئەوەمان بۆ منەوەی لامە 118 ئەندامی یەکێتی نیشتیمانی بەڵێ و نزیک بە 8 پارتی دیموکرات 84 پەکەکە کە ئەمڕۆ هاتنە نووسینگەی پەرلەمان بەداخەوە نوێنەرانی هەر چوار پارچەی کوردستانی تیابوو کە 24یان هی باشوورە لەناو بێسەر شوێنەکان پارچەکانی دیکەی یەکێکیان لە ڕوحاوە هاتبوو داوای دوای 18 ساڵ داوای تەرمی براکەیە کرد بیباتەوە بۆ دایکی واتە 60یان هی پارچەکانی ترە 6 ئەندامی کۆمەڵی ئیسلامیە 5 ئەندامی بزوتنەوەی ئیسلامیە زیاتر لە 50 کەسی شەڕی بەرەنگاربوونەوەی تیرۆرە کە هەمویان کوردن و سەر بە گروپەکانی قاعیدە بوون کاک سۆران دوای لە دەرەوەی ئەم لایەنانەش خەڵکێکی تر هەیە بە زروفی کۆمەڵایەتی بە دۆخی سیاسی بێسەر و شوێن کراون دیار نییە بەڵێ کاک سۆران لە دوای 21 ساڵ لە تێپەڕبوون بەسەر ئەو شەڕەدا ئێمە بینیمان و ئێوەش بینیتان لە پەرلەمان کە سوکاری بێسەر و شوێنەکان سوێر و شوێنکراوەکان هاتنە بەردەم پەرلەمان ناڕازی بوون 21 ساڵە لەناو ئازار و معاناتە ژین تۆ چیت هەیە پێیان بڵێ و ئەبێت حکوومەتی هەرێم و بە تایبەتی یەکێتی و پارتی چیان بوو بەڵێ بەداخەوە شەڕی ناوخۆ درێژکراوەی ئەو یەکتر قبول نەکردنەی زەمەنی ڕابردوو بووە کە لە شاخ و لە شەستەکانەوە درێژکراوەتەوە لە شاخ کوردکوژی زۆر بووە
براکوژی زۆر بووە لە شاریش کاتێک کە دەستکەوتی ڕاپەڕین و بەرهەمی خوێنی شەهیدان بوو بە پەرلەمان و حکوومەت بەداخەوە بە شەڕی ناوخۆ ڕاستە هەموو میلەتان بەو قۆناغا تێپەڕیون بەڵام مێژووی ئێمە جیاواز بووە ئێمە خەباتی ڕزگاری خوازانە ڕووبارێک خوێندراوە بۆ ئازادی و بۆ ڕزگارکردنی کوردستان نەدەبوو لەسەر کەپکی حەمەداغا و لەسەر گردی فڵان تەنانەت دەستی دوژمن بگرین بۆ ناو وڵاتەکەمان بۆ کوشتنی براکانمان ئەوە مێژوویەکی ناخۆش و ڕەشە بە هیوای ئەمە ببێتە کۆتایی ئەوەی کە خەڵک جورەت نەکا لە ململانێ سیاسیەکانە چەک بەکاربێنێ بە کەسوکاری و خانەوادانە دەسی هەموو ئەو دایکە ڕەشپۆشانە ماچەکەم کە دوای چەندین ساڵ نەوەیان گەورە بۆ هێشتا بابی خۆی نەدیوە بەڵێ ئەوە ئەمەوێت یەک ئاماژەی کورد گەریارمەتیم بی بۆ بینەریش چەند بەڕێزێکی تایە کە لەگەڵ باوکیان بێسەروشیۆن کراوە ئەوان هاتوونەتە دنیاوە ماشەڵڵا ئێستا چەند گەنجێکی جوان و لێرە حزوریانەیە دواتر خۆیان قسەتان بۆەکەن بەڵێ ڕێزم هەیە بۆ هەموو ئەو باوکانە ئەو دایکە جەرەکس و تاوانە بەداخەوە کە یەکێتی و پارتی بە دەرەجەی یەکەم کە بەرپرسی ڕاستەوە خۆی ئەو شەڕەبوون هێندە بێوەفا بوون بەرامبەر ئەوانەی کە شەڕیان بۆ کردن کە دایانن بە کوشت کە بێسەروشوێن کران بێدەنگ بوون لە چارە نووسیان نەدەبوو ئەوەندە بێوەفا بن بەرامبەر بەوانەی کە ئاوایان لێکردن ئەوە بێوەفایە و دوو حیزبەیە کە ئێستا ئەوانە هەر بە ڕەشپۆشی هەیەە 21 ساڵ ماوەتەوە سیارێکە کەم بە کورتی وەڵام ئەویان پێ دەڵێم بە شوێن ئەو دۆسیەوەی واگەر یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات لە ناوخۆی کوردستان حەلی ناکەن منەی بە مەدەرەوەی هەرێمی کوردستان و ئەو پەڵە ڕەشەی بە نێوچەوانی ئەو حکومڕانێتیەوەیە قبول ناکەین 400 ئینسان چارەنووسی دیار نەبێت لە کاتێکا ئێمە بۆ ڕووفاتی ئەنفا لەگەڕین بۆ بێسەر و شوێنی کیمیابارانە گەڕین بەڵام بەدەستی خۆمان 400 ئینسان بێسەر و شوێن کرابێ و مەترسی بێسەر و شوێنکردن بەردەوامی هەیە درێژەی هەیە ڕفاندن و تۆقاندن و ونکردن بەڵێ ئاماژەت بە چەند کەیسێکدا بوو لە لێدوانێکدا من دێمە وڵات سوپاس دەکەم ئەمەوێ ڕای کاکپۆڵا بزانم و لە کۆتایی قسەکانە سەرنجی نیازخان وەرگرم لەسەر تەواوی قسەکان و ڕای خۆشی کاکپۆڵا بیانی دوای 21 ساڵ وەکو کاکسۆرانیش ئاماژەی پێدا ئەمان چاوەڕێن ئەنجامێک بەدەستبێن ینی وەکو لە لێدوانەکانیانە دەرەکەوێت ئەمان کێشەیان ینی ناچار حاڵەتی ناچاریە کە کێشیان لەگەڵ وایانەیە هیچ نەبێ ڕووفاتەکە وەرگرنەوە هیچ نەبێ بزانن لەکوێ ینی کوژراون و شەهید کراون و زیندە بە چاڵ کراون کە ئەگەر کوردێک بکوژێت نازانم دەستەواژەی شەهید ڕەنگە زۆر گونجاو نەبێت بەکاری بێنین چونکە ئەمە شەڕی براکوژیە ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە دیاریکراوی وەکو یاریدەدەری مام جەلال کە سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەسەڵاتی یەکەمە لە ناو حیزبەیە بۆ هیچتان بۆ نەکردوون بۆ هەوڵتان نەداوە ینی وەڵامێکیان بۆ وەربگرنەوە هیچ نەبێ بۆ لایەنگرەکانی خۆتان سەرتا سوپاس بۆ ئەم دەرفەتە کە ڕۆخسانتان لە خزمەتی ئەو بەڕێزانە ڕێز و سڵاوم هەیە بۆ هەموو ئامادەبووان بە تایبەتی ئەو دایکانە بەڕاستی ئەم قەزیەکە هەموو لێ بەرپرسیارین یعنی ئەمە قەزیەک تەنها شەڕی ناوخۆ پەڵەیەکی ڕەشە بەڕاستی لە تۆمارەکرێت لە مێژووی کووردا نەک هەر ئەم شەڕی کە لە دوای ڕاپەڕینەوە بەرپا بووە ئێمە وەکو برادران ئاماژەیان پێدا درێژکراوەی شەڕەکانی ترا ئێمە لە ساڵەکانی 92-93ەوە کە شەڕی ناوخۆ بەرەوکی هەرێمی کوردستانی گرتووەتەوە ینی ئەم قەزیەی ئەم بەڕێزانە بەشێکە لە دەرەنجامە خراپەکانی ئەو شەڕە خۆکوژیە ینی هەمومان لێ بەرپرسیارین یعنی من نەک کەپی حەمەداغا و نازانم یەکێتی و پارتیوانە لە ساڵی 92 بڵێن کە شەڕی گروپە ئیسلامیەکان لەگەڵ حکوومەتی هەرێم و ئەوانە دەستی پێکرد ئەمە شەڕەکانی تریش شەڕەکان زۆرن هەموو لایەنەکان لێ بەرپرسیارن ئێمە مناقەشەشمان لەسەرەوە بۆ بڵێن بێسەر و شوێنەکانی هەرێمی کوردستان بێسەروشوێنەکان بەڵام لەبەرەوەی ئەمڕۆ لێرە ینی کەسوکاری بێسەر و شوێنکراوەکانی شەڕی ناوخۆ حزوریانەیە بەڵام دواتر لەسەر بێسەر و شوێنەکانی دیکەش چونکە لە مێژووە شەڕ زۆر کراوە لە نێوان کوردە بەرامبەر بە بێسەر و شوێنەکانی شەڕی ناوخۆ ینی هەموو شەڕەکان ینی بێسەر و شوێنەکانی شەڕی یەکێتی و پارتی نه ینی بە دیاریکراوی ئەو شەڕ نیە بەڵام ئەوەی کە دیارە یەکێتی و پارتیە هەمووی شەڕەکانی ناوخۆ هەمووی زەحایە هەبووە هەمووی قوربانی تیا بووە هەموو خەڵکی تیا بێسەر و شوێن کراوە هەمووی خەڵکی تیا تا هەیە تایسەت بەسەر و شوێنە لەبەرەوە ئەم مەسئولیەتی هەموو لایەنە سیاسیەکانە هەموو ئەوانەی کە لە شەڕ
ڕۆژە لە ڕۆژان چەکیان هەڵگرتووە بەرامبەر براکانی خۆیان شەڕیان کردووە. کاک پۆڵا با تۆزێک ینی ڕاشکاوە قسە لەگەڵ یەکترا بکەین. جوابەکەتەوە ئەوەی ئەوترێت دیلی یەکتریان لابووە لە نێوان کەوانەیەکە کە بەداخەوە دیسان وشەی دیلیش بەکارێنم کورد بۆ کورد پارتی یەکێتی لابوو یەکێتی پارتی لابووە لە شوێنەکانی مەسئولیەتی خەڵک ینی خەڵکێکی ئام چی بکات. بێگومان هەموو ئەو بەڕێزانە ڕەنگە وەکو کە سۆران لە ئامارەکەی ئاماژەی پێدا حەسەی ئەسەد لەو بێسەر و شوێنانە لە برادرانی ئێمە بووە یەکێتی بوون. خۆی دوجار هەموو لەگەڵ ڕێزما بۆوانەی تریش بۆ هەمووی کەس و خوشک و برا و کەسی ئێمەنەوانی کە بەسەر و شوێن کراون ئێمە قسە لەسەرەوە نییە. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەکو کاکسۆران ئاماژەی پێدا ینی بە دوای قەزێکە کەوتووەوە قەزەی تەنیا کاکسۆران نییە قەزەی هەمومانە قەزەی هەموو تاکێکی کووردە کە دیفاع لە خەڵکێکی مەغدور بوو مەزلوم ئەوانە بکا کە بە هەر شێوەیە لە شێوەکان لە کوردستان مافی پێشە 21 ساڵە بۆ هەڵدراوە کاک هەوڵدرام بووە بێئەنجام نەبووە ینی ئێمە لە شەڕێکی خۆکوژیە چکە چەندین ساڵ درێژەی کێشاوە تێگلاوین و چەندین پرسی گرنگ هەبووە لەو شەڕەیە لە چوارچێوەی پرۆسی ئاشتی و ئاشبوونەوەی نیشتیمانیە ئەم مۆزوعە تاوتۆ کراوە. جەناب تەزانی بە چەندین ڕەنگە سەدان کۆبنەوە کرابێ لە بین یەکێتی و پارتیا تا ئەو وەزا ئاسایی بۆ تۆ تا گەشتۆتە بەوەی کە ئیتفاق بکرێت تا گەشتۆتە بەوەی ئێمە اتفاقاتی کە ڕێکەوتن و ئاشبوونەوەی نیشتیمانی اتفاقەکەی بەشێکی اتفاقەکە ئەوە نەبوو کە دیلەکانی یەکتر تەسلیم بە یەکتر بکەنەوە. لە اتفاقەکەیە بەش زۆری لەو بابەتەتیا بووە و زۆریش کراوە. ینی زۆر دیلگەڕاوەتەوە لا یەکتر ئەوانەی کە دەستگیر کراون لەلایەن زۆریش گەڕاوەتەوە و زۆریش ئەمانە ئەم ١٨ یەکێتی و ئەم هەشتایی پارتی و ئەوە 84 پەکەکە و ئەو شەشەی کۆمەڵ و پێنجەی بزوتنەوە ئەوانە لە چوارچێوەی بێسەر و شوێن کراوەکانن وەکو بەڕێز ئاماژەت پێدا ئەوانە چارەنووسیان نادیارە تا ئێستا ئێمە ژۆک دەگمانە خینە پاڵدەنگی ئێوە کە ئێوە چارەنووسی یانتان لە مطلقاً کە دەستگیر کراون نەزانیوە یان تا مێژوویەکی دیاریکراو زانیوتانە زۆر بەکورتی هەبووە تا چەند تا مێژوویەک دیار بووە هەبووە تا چەند تقریبا ئەخیر کەس ینی ئەخیر مێژوو بۆ نمونەکە کەسێک دیار تهدید کراوی پێت بڵێم بەڵام هەبووە ینی لە فتراتی جیاوازە من دێمە وڵات کاک بڵێ نیاز خان ئێوە لە ڕابردوودا ئێستاشی لەگەڵابێت بە بەردەوامیش لەسەرم قزیاکەن و وەکو چالاکێکی مافی مرۆڤ ئەم حولێرە حزۆرت هەیە و ئەبینیت کە ئەو دایکە ڕەشپۆشانە برا و کەسوکار و باوک و خوشک و کچ و کوڕ و هەمووی لێرە حزۆری هەیە ینی دوای 21 ساڵ هێشتا لەناو ئازاران هێشتا ئەگرین هێشتا وەڵامیان وەرنەگرتوتەوە. بەر لە هەموو شتێک من ئەبێ ئەوە بڵێم کە سەری ڕێز و نوازش بۆ کەسوکارتاندا ئەنوێنم وەروەها بۆ سەربەرزی و گەورەی یەک بە یەکتان کە نەوەکانتان بوو بە دارەدەستی بەدیهێنانی خەونی بڕێک لە سەرکردە سیاسیەکان کەنەوە و ڕۆڵەکانی ئەویان بە کوشدا و هەروەها شەرمەزاریە بۆ هەر ئەندامێکی حزبی کە نوێنەراتێر حزبێکی سیاسی بکات لە بەرامبەر ئێوە لە بەرنامەکە جورئەتی ئەوە نەکا لە یەکەم دێردا بڵێ ئێمە داوای لێبوردن لە ئێوە ئەکەین کە حزبەکانمان بوونەمایی ئەوەی کە ڕۆڵەکانی ئێوە بە کوش بدرێن لە پێناو مەرامە گڵاوەکانی ئەو کاتی حزبە سیاسیەکان بۆیە شایانی ئەو بوو کە ئەم دوو نوێنەرەی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان یەکەم وشەکە لەسەر زاریان دەبێتە دەرەوە داوای لێبوردنکردن بێ لە کەسوکاری قوربانیان و هەروەها بێسەر و شوێنکراوانی شەڕی ناوخۆ ئەمە یەکێکە لەو گرێ گەورانەی کە تاوەکو ئێستا حزبە سیاسیەکان وەروەها حکوومەتی هەرێمی کوردستان بوێری و هەروەها جورئەتی ئەوەی نییە ڕاستەوخۆ داوای لێبوردن لە کەسوکاری قوربانیانی شەڕی ناوخۆ بکات کە ئەمە لە ڕاستیدا ئەکرێ بڵێم گرێی ینی کردنەوەی گرێی چارەسەرێکی سەرەتاییە بۆ هەنگاونان بەرەو ئاشتەوایی نیشتیمانی و ئاشتەوایی کۆمەڵایەتی من لەوە تێ ئەگەم سەرباری ئەوەی کە هەرێکێک لە دایکان و باوکان و خوشک و برایان و نەوەکانی قوربانیانی شەڕی ناوخۆ و بێسەر و شوێنکراوان لە ئێستادا تووڕەن لە حزبە سیاسیەکان کە بوونە هۆکاری ئەوەی کە ڕۆڵەکانیان بەکوش بدرێ هاوکات قینێکیان لە دڵە لە بەرامبەر و حزبە سیاسیتر کە پارتی دیموکرات بە یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان بێ کە بوونە هۆکاری ئەوەی لەسەر دەستی یەکتر بکوژرێ یەکێک لەو خاڵانەی کە گرنگە بۆ چارەسەرکردنی شەڕی ناوخۆ هەنگاوی بۆ بنین تەنیا بریتی نییە لەوەی کە ئێمە داوا بکەین
چارەنووسی ئەم کەس و کارانە ئاشکرا بکرێن هەرچەنە ئەمە خاڵی یەکەمە لەوەی کە ئێمە داوا بکەین چارەنووسیان ئاشکرا بکەن داوای ئەمە کێت و وەڵام نییە جارێ 21 ساڵ بەسەر ئەم ڕووداوەتی ئەپەڕێ و دوای ئەوەی کە لە ساڵی 1998 ڕێکەوتنامەی ئاشتی لەسەر دەستی بێگانەکان بۆ دەستی ئەو دوو حیزبە کرا کە لە فۆرمی خێڵدا شەڕی ناوخۆیان ئەنجامدا نەک لەبەرەوەی خاوەندی بیرۆکە و بیر و ئایدۆلۆژیا جیاوازن بەڵکو لەبەر خاتری گومرگەکان و گیفانپڕکردن شەڕی ناوخۆیان بە ئەنجام گەیان و هیچ کات شەڕێکی ئایدۆلۆژی فکری لە پشتەوەی شەڕی ناوخۆ نەبوو تەنیا پڕکردنەوەی گیرفان نەبێت خاڵێک لەو بابەتە گرنگانە ئەوەیە ئەم لایەنانە بەردەوام خۆیان لادا لە ئاشکراکردنی چارەنووسی بێسەر و شوێنکراوان هۆکاری ئەوەیە کە ئەم کەس و کارانە ئەگەر زیندانی نهێنی بە درێژایی ساڵانی ڕابردوو ئەوانی حەشاردا بێ پرسیارێکی سەرەکی ئەوەی لەنێو ئەم زیندانیانە ئەم کەس و کارانە چیان بەسەر هاتووە چۆن مامەڵەیان لەگەڵ کراوە لەلایەن ئەو کەسانەی کە بەناوی دەستگای ئاسایش و دەستگای حزبی مامەڵەیان لەگەڵ ئەم لایەنانە کردووە شەڕی ناوخۆ کارەساتێکی هێند گەورەیە کە دەبێ بە قۆناغی دادپەروەری ڕاگوزەردا تێپەڕێک العەدالە الانتقالیە ئەکات وە زۆرێک لە وڵاتانی جیهان بەم قۆناغە تێپەڕوێن بۆی قۆناغی شەڕ بگوازنەوە بۆ قۆناغی ئاشتەوای یەکێک لەو خاڵا گرنگانە بریتە لەوەی کە ئەو لایەنانە هەڵبسن بەدانپیانان بە تاوانەکە وەروەها داوای لێبوردنکردن لەسەر ئاستی حزبی وەروەها ئاستی حکومی خاڵێکی زۆر گرنگتری تر ڕێگەت پێ خاڵەکە تەواوکەی پێش خاڵەکە بەس وەڵامی یەک پرسیارم بیتەوە چی ئەڵەی بۆ ئەو داواکاری وەزارەتی ناوخۆ کە بە شەهید هەژمار بکەن زۆر بە کورتی جارێ زۆر گرنگە ئەمانە بە شەهید هەژمار بکرێن بەڵام بەمەرجێک ئایا ئەو نامانەی کە لە ڕێگەی مانگی سوورەوە ئاڵوگۆڕکراون ئەو کەسانی کە نامەیان هەبووە کە ئێستا بەشێکی ئەم بەڕێزانە ئەوە تا نامەکانیان بەدەستەوەیە ئەمانە لە دوای 2023 کوژراون یاخود ترسی ئەوەیان هەیە ئەگەر بێت و ئەمانە ئاشکرا بکردن بێنەوە ناو کۆمەلگا چۆن باز لە تاوانەکانیان ئەکەن هەڵبەت ئەوەی وەزارەتی ناوخۆش بۆ خۆی دامپیانانە وەزارەتی ناوخۆش خۆی یەکێکە لەو دەستگا و دامەزراوانەی دەبێت لەگەڵ زۆرێک لە تاوانبارانی تر ڕوبەڕووی دادگا بکرێنەوە دێمەوەلای تەواوی میوانەکان ئەزیزانم یەک ناوبڕ وەرەگرین و دوای ناوبڕەکە لە بەشی دووهەم بە بەشداری هەموو میوانەکان بەردەوامەبین ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی دووهەم لە بەرنامەی دووجار بیکەرەوە بەردەوامین لەگەڵتان و قسەی ئەم شەویشمان تایبەتە بە تەوەری ئەم شەومان تایبەتە بە قسەکردن لەسەر بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆ جا ئەو شەڕە بێت کە لە ناوەڕاستی نەوەتەکانی سەدەی ڕابردوو ڕوویان هەر شەڕێکی دیکەی ناوخۆ ئێمە قسەی لەسەرەکەین کاکەڵۆ من بەر لەوەی بچمە لای میوانەکان ئەمەوێت ڕێی تۆ وەرگرم ئەگەر کۆمنتێک تەبێت و ئەگەر تا چەند بە منطقی لەم داواکاری وەزارەتی ناوخۆ ڕوانی کە داوای کردووەمانە کە بێسەر و شوێنن نازانن ماونیان نەماون بە شەهید هەژمار بکرێن یعنی ئەوە ئیتر بە کورتی و کوردی پێیان ئەڵێت لە ژیانان نەماون وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەندە ئێوە ڕازین بەم قەرارە خۆی من جارێ پێشتر پێم خۆشە ینی ئەو ئەم پرسە نەکرێتە مەسلەیەکی ڕاگەیاندن و نەچێتە بواری مزایدە و کاری ئەوەی کە هەندێک خەڵک ڕاستیویانە بەم پرسانەوە خۆیان لە ڕاگەیاندنەکان ڕوان دەرخەن ئەم خوشکورایانە ئێمە هەموو کەس و کاری ئەمە ئەوەی کە لە شەڕی ناوخۆیە شەهید بووە ئەوەی کە لە شەڕی ناوخۆیە بێسەر و شوێن بووە هەمومان زەرمەند بووین هەموو کورد زەرمەند بووە من بۆ خۆم باوکم و 4 مامم شەهید بووە لە 5 برا بەس قەبری 1 مامم هەیە ینی هەمومان زەرمەند بووین هەمومان بۆ ئەم وڵاتە تەسحیەماندا و قوربانیمانداوە یعنی ئێستا ئێمە ئەوەی کە گرنگە چی بکرێ بۆ کە سوکاری ئەم بێسەر و شوێنانە چۆن وەڵامی پرسیارەکەی منت نەداوە وەڵامەکە دەدەمەوە چۆن ئێمە بوا بکەین قەرەبووی معنەوی بکرێنەوە قەرەبووی مادی بکرێنەوە حەقی ئەو هەموو شەون و خونی و ئەو هەموو دەردەسەری کە لەم چەند ساڵەیە کێشتویانە بیکەن ئێمە ئێستا وەختی ئەومان نییە هەستین قەدماغی شەڕی ناوخۆ هەڵبینەوە بزانین کێ مەسئولە لە کوشتنی فڵان و کێ مەسئول لە کوشتنی فڵان و کێ مەسئول لە کوشتنی فڵان ئێمە ئێستا لە زروفێکی ناسکە و بارودۆخێکی هەموارە هەموو ئەو بەڕێزانێش دڵنیام ئەمانەی لێرە خەڵکێکی دڵسۆزن و گرنگی مەسەلەکە تێ ئەگەن بەڕاستی من لەگەڵ ئەوە کە حەق و حقوقی ئەمانە لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی یاسایی لە ڕووی مادی لە ڕووی معنەوی لە هەموو ڕوویەکەوە هەموو حەق و حقوقی خۆیان پێ بدرێ لەسەر ئەوەی نیازخان کەوتی کە ئێمە پێشتر وتمان ئەمە پەڵەیەکی ڕەشە بە نێوچەوانی
هەموو ئەحزابە سیاسیەکانەوە کە لە بەشدار بوون لە شەڕی ناوخۆیان کەس شانازی بە شەڕی ناوخۆ ناکە یعنی شەڕی ناوخۆ هەمومان یەکێتی نیشتیمانی کوردستان بە فەرمی داوای لێبوردنی کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو بۆنەوە مناسبەیەکە یەکێک تەرەفێک بۆ لەو تەرەفانەی کە لە مەسەلەی شەڕی ناوخۆیان زۆر هەمیشە و هەموو کاتێک موقفەکان یەکێتیش دیارە لە کاک پۆڵەت حەزەکەم وەڵامی پرسیارەکانم ینی بە دەقیقی بدەنەوە پرسیارەکەی من زۆر وازە حاڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بە فەرمی داوای لێبوردنی کردووە لەوەی کە شەڕی ناوخۆ بەشێک بۆ لە شەڕی ناوخۆ لە کەسوکاری ئەوانەی کە لەسەر دەستی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆن ڕەنگە بێسەر و شوێن کرابێتن بێگومان کردوێتی بێگومان کراوە و ئێستش ینی ئێمە شتێک نییە شانازی پێ بکەین شەڕی ناوخۆ جێی شانازیش نییە لەسەرەوەی جەنابەت بەڕاستی من پرسیارەکەی جەنابەت ئەوەی کە پرسیارە کرد بۆ چی بکرێت لەسەرەوەی وەزیری ناوخۆ ئەوەی وەزیری ناوخۆ منیش لەگەڵ ئەوەم بەڕاستی ئەگەر ئەوانە لە ژیانە نەماونەوە بە ڕێزانە شەهید بوون حق و حقوقیان بێ پێ بدرێت بە حسابی شەهیدیان بۆ بکرێت ئەبێ هەموو مافۆ امتیازاتێکیان پێ بدرێت ئەوانەی کە لا یەکێتی نیشتیمانی کوردستان لا یەکێتی نیشتیمانی کوردستانن ئێوە ڕازین کە بەوەی کە ئەنی بۆ نوێسەر ڕەنگە کە سوکاری لێرە هەبێ و ڕەنگە کە سوکاری دانیشت بێت لەناو پارتی دیموکراتی کوردستان بێسەر و شوێن کراون و شەڕەکەش لە نێوان یەکێتی و پارتی بۆ بە شێوەیەکی سەرەکی و بێسەر و شوێنەکانی پارتیە بێ لای یەکێتی بن یعنی تۆ لێرەوە پیانەڵی کە شەهید کراون من پیان ناڵم کە شەهید کراونە بەرەوەی من بەشێک نیم لە مؤسسەیەکی ئەمنی کە بزانم ڕازین کە بە شەهید هەژمار بکرێن ینی ئەو بڕیاری بێت حەقی خۆیانە کاک ئەمانە لە ظروفێکا زەحیە بوون بەدەر لە حەق وەکو زانیاریەک ئەمەوێ بزانم ئێوە ئەگەر ئەم بڕیارە بدرێت تەواو ئەڵێن شەهید کراون لە ژیانە نەماون ئەوەی وەزیری ناوخۆ توێتی مەسەلەیەکی ڕسمیە پێم وابێ ڕێی هەموو لایەکی لەسەرەوە پێم وابێ کە ئەوە شتێکی باشە کە بکرێن بە شەهید بۆی شەهیدیان ئەگەر نەما دوای ئەمەوێ ڕێی ئەوانیش بزانم کە تا چەنە ڕازین کە بە شەهید هەژمار بکرێن کاک مقداد دێمەوە لای جەنابتان وتت هەندێک قسەم هەیە و ئەمەوێ بە هەمان شێوە ینی بزانم ئێوە ڕێیتان چێ لەسەر و بڕیاری وەزارەتی ناوخۆ و ئێوەش خۆتان یەکلا کردوتەوە کە ئەو 118 کەسەی یەکێتی بۆی ئەمە لە زمانی منەوە من ناڵێم لای ئێوەیە بەڵام شەڕەکە لە نێوان یەکێتی و پارتی بە ئەو 118 کەسەش ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وابێ لای پارتین وایە شوێنەکانی کەش خۆ شەڕی ناوخۆ هەر یەکێتی و پارتی نەبوو والله بەڕێی من ئەو بڕیارەی وەزارەتی ناوخۆ زۆر دواکەوتووانێ زۆر دواکەوتووە ئەمە دەبایە ڕاستەوخۆ لە دوای ئەو اتفاقی استراتیژی بینی پارتی و یەکێتی و لەگەر حزابەکانی تری چونکە هەر پارتی و یەکێتی بەتەنی نیە شەڕی ناوخۆی کرد دەبێت لە دوای لاعقل لە دوای ڕاپەڕینانێ شتی تریش بووانەوەکو دەرێن ئەوانە سەرجەمی ئەو شەهیدانەی یان ئەوانەی برێن بێسەر و شوێنەکان بەلای کەمانە ئەوانە دەبایە زووتر چارەنووسیەوەی کلا بکرێتەوە ئەگەر ماون و کەس و کاریان یاعدا بکرێنەوە ئەگەر نەشماون بە ڕاشکاوی بە یەکتر برێن سەرکرداتی سیاسی پارتی و یەکێتی و حزابەکانی تر بە یەکتری برێن کاک ئەمانە نەماون بۆی زووتر بەڕاستی بڕیار لەسەر چارەنووسی ئەوانە بدرێ ئەوەی ئەمەکراوە تۆ چیڵی بەڵێ کە نەکراوە ئەمە دەرێم زۆر دواکەوتووە بڕیارە حقیقەتەن ئەوە نووسراوی وەزارەتی ناوخۆ دەبا زۆر زووتر باە بەتاکیدیش کە ئەو نووسراوی وەزارەتی ناوخۆ سەربەخۆنیە دەبێت پرسی حزبەکان کرابێەوە دەبێ ڕێیەکی قاتع وەرجرابی لە جهەتی معنی بۆی ئەو نووسراوە کرابێ من وەکو خۆم وەکو ڕێی شخصی ئەرێم ئەم نووسراوە زۆر دواکەوتووە و ئەمە بڕیارێکی زۆر بەڕاستی ڕەنگە زۆر لە مافی ئەو خەلکە خورابێ بزر بووبی بۆیە دەبا زووتر ئەم بڕیارە یەکلا بکرێتە بەڕاستی چارەنووسی ئەوانە یەکلا بکرێتەوە ئەگەر کەسانێکەوە بێتن تا 2002 لە ژیانە بوو بێتن دوای ئەوە ناکەم شتی وها بێ هەتا 2003 ما بێیانێ ڕاگۆڕینەوە هەبێ تەلەفۆنات و شت هەبێ من نەمزانی شتی وها بێ چونکی 2003 دوێنێ بووە باڕناکەم باگوێمان لە کاکسۆران بێت کاکسۆران ڕوونی کاتەوە دەڵێتڵانی بۆ کەیسە کردووە ئەو نامانەی لە لیژنەی مافەکانی مرۆڤ لامانە هاوپێچە لەگەڵ ئەو نووسراوانەی سەلیبی ئەحمەر ئێستا ئەمە نامەکانن دوانیانم لەبەربەستە کاکسۆران پیشانی کامێراکەی بێ بۆ ئەمە نامەی شێرکۆ جاسمە گەر پیشانی ئەو کامێرای بێ ئەمە نامەی شێرکۆ جاسمە کە سەلیبی ئەحمەری دەولی کاتێک کە چووە لە زیندان بینیوێتی وە ژمارەی سەلیبی ئەحمەری هەیە نامەکە هی 1997 بەداخەوەی دوای ئەو قۆناغە ناخۆشانەشە بۆ باوکی خۆی نووسیوە کە ئەڵێ باوکە گیان زۆر محاولەم بۆ بکەن باوکە گیان زۆر بێزارم لە زیندان ئەمە تاوانە کراوە بەرامبەر بەمانەی خراونەتە زیندان ئەس تاریخەکەی ئەمە ئەمە نامەی حاجی سوارە ئەمە
بە لێبوردن خۆی تەسلیم کردووە. بە لێبوردن خۆی تەسلیم کردووە دواتر سەرۆکی پارتی دیموکرات خۆی تەسلیم کردووە، بە زیممەت تەسلیم کراوە. ئەوە تا نامەکەی نووسیوە ئەڵێ بۆ خۆشەویستم حەسیبە چاوەکانە ماچەکەم زۆر ئاگاداری مناڵەکان بە خەمی منت نەبێت من ئینشاءڵڵا بەم زوانە دێمەوە ئەوەندە بە ئومێدەوە براوە ئاگاداری ماڵی شوکری بە غەمی منتان نەبێت سڵاو لە برایەکانم ئەەکەم من زۆر وەزعم باشە تەنها غەمی تۆمە. دوی نۆی 96 ئەم تاوانانە مێژوەکەی هەر کاتێ بێ کۆن نابێ. ئەمانە تاوانی جەنگن کراون دیل و داڵدەدانی خەڵک و بردننی بۆ زیندان و سەلیبی ئەحمەری دەولی نامەکانی قەت کۆن نابێ. ئێستا بڵێ نەماون کوشتو من کێم تاوانانەی کرد. ئەمڕۆ نابینی هەر دەبێ دادگایی بکرێن هەر کەسێک بێت. ڕەنگە ئەمڕۆ دەسەڵاتێک هەبێ بەدەست هەردوو حیزبی حکومڕان نەتوانین ئەمانە بەرینە بەردادگا، بەڵام ڕۆژێک لە ڕۆژان ئەم تاوانانە بەبێ سزا تێناوە. سپاس دەکەم کاک سورە، سپاس دەکەم. دێمەلات قسەکانت بکەیت دەنگت ناگای ئێستا. دێمەلات قسەکانت بکە مایک ئەخە دەنگت ناگای ئێستا. بڵێ تکایە گەر مایکەکە بگاتە لای بۆی گوێمان لە دەنگی بێت. بڵێ با قسە بکات. پارە بۆ پارە نییە. با قسە بکات. فەرموو. ئێمە سوالکردنینە. ئێمە سوالکردنینە. ئێمە کوردستانمان دروست کردووە. کوردستان بچی باوکی کەس نییە. کەس با خۆی بەسەر کوردستان فەرز نەکە بێ سێ شەهید مێ تا شەهید مێ. ئەمە زەرمەندم. ئەمە هاتێ داوای دیلەکانمان دەکەین. یەو دەوەی ناکا. هیچ دیلەک، هیچ ئینسانێک، هیچ بەشەرێک، هیچ وحشێک داوای ناکە داعش. داوای ناکا. ئەوجا بە زووتی کات مەسعود بازاری تەڵەبەری دێنە سەر مێزەکەی. سێ جار دەبێت تۆبە داوای دێبوومانی کرد. ئێمە تاوانبارین. ئەگەر نادەبێت دەفران ناکەون. ئەگەر نا بازار وتو خۆی دەکەین. مایکەکەت نزیکەیتەوە بۆی دەنگت. حەقی والای وەڵڵا بەی نەواچی. بەی شێوەیەکی. بەی شێوەیەکی. بەی شێوەیەکی. تۆ کێت بێ سەر شوێنە. دە سال کەبی مەسعود بازاری تەڵەبەری دەبی بێن. ئەزێت بەس ناو نەهێنی قسە ناو چی بوو؟ ئەمن بازێت قەساب. کاک بەسەر تۆ کێت بێ سەر شوێنە. ئەمە زاوایەکەم بێ سەر شوێنە. ئەوەی کە نامەکەی خوێندەوە کە دەسەڵ هێوان دەسەڵێ خاڵە باوکمان چی دەهات. بێم چی دەهاتوە. با بێ مەسعود بازاری تەڵەبەری بێن داوای لێبردن بکەن. دەو خەڵکەی با ئەوانمە بۆ زندیکردنەوە. سپاس دەکەم. سوانی زندیەکەنەوە مشکلی خودێ. من دێمە. هەموو شتێکیان لە بۆ چۆسن بجێب دەبن. ئەوانە بەزوان نەکردیان. سال هزار کوردستان تێک دەدات تەڵەبەری مەسعود بازاری. سال هزار ئەنفال ئەوە کرد. هەموو شتێکەوە کرد. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. نیاز خان. ئەمەوێ ڕێی تۆ وەرگرم بۆی کاتەکە بە تەوازن دابەشکەم. بەپێی بە دوواداچوونەکانی ئێوە تا کەی خەڵکە بۆ لە ژیان داماوە بێسەر و شوێن هەبووە دەنگی هەبووە ڕەنگی نەبوو بێت بینرا بێت نامەی هاتووە شتێکی لەو جۆرە. بەڵێ ئەمەوێ ڕوونکردنەوەی ئەوە بدەم کە هەوڵێک هەبوو بۆ ئەوەی کە دادپەروەری ڕاگوزەر لە هەرێمی کوردستان بێتە ئارا و گروپی چارەنووس بۆ ئەمە بەستە پێکێنراوە گروپەکە ئەوەی ڕاگەیاند هەرێکێک لەوانەیە کە کەسوکاریان لە قۆناغی شەڕی ناوخۆ بێسەر و شوێنە بێن سکاڵا تۆمارکەن. بەم جۆرە تا ئێستا 230 کەیس هەیە تۆمار کراوە لەوانەی کە بە بەڵگەوە نووسراویان هێناوە بۆ گروپی چارەنووس بۆی کە کەسوکاریان بێسەر و شوێنە. هاوکات ئەم گروپە و چەند ڕێکخراوێکی تریش ئامادە بوون بۆ ئەوەی بۆ قۆناغی دادپەروەری ڕاگوزەر پارێزەر ئامادەکەن بۆ ئەوی داکۆکی لە کەسوکاری بێسەر و شوێنکراوان و هەروەها بێسەر و شوێنکراوەکان بکەن. جگەلەوە بۆ بەدیهێنانی ئەمە دەستەی مافی مرۆڤ بڕیاریدا ئەم دۆسیە لە ئەستۆ بگرێ. بەڵام پرسیارەکە ئەوەی کە بەرەو قۆناغێکی تر ئەمان لە وەڵامەکەی منەوە ئەوەیە کە دوای ئەوەی کە بڕیاردرا دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستان ئەمە لە ئەستۆ بگرێەوە ئێمە ئاگدارین لە ڕێگەی دەستەی مافی مرۆڤی هەرێمی کوردستانەوە چەندین خێزانی بێ کەس و کار بێسەر و شوێنکرا و تاوەکو ئێستا لەوێنەیەکێک لەو نامانەی کە هەن کاک فەرمانتەها بۆ نمونە ئاراستەی کردووە کە مامێکی لە خەلیفان بە ناوی حاتەم ئیسماعیل بەبەر چاوێەوە براوە ئەو لە بەشێکی نامەکەیە بۆ دەستەی مافی مرۆڤ ئەڵێ بۆیە لە هیچ لایەنێک جێگای قبول نییە کە بە وشەیەک بڵێن نەماون ئەگەر نەماون دەبێ بزانین چۆنێتی نەمانیان چۆن شەهید کراون لەکوێ شەهید کراون بەدەست کێ شەهید کراون ئێستا گۆڕەکانیان لەکوێیە. ئەمە پرسیاری
وەروەها سەرنجی یەکێک لەو خێزانانەیە کە سکاڵای لە ڕێگەی مافی مرۆڤەوە بڵێ تۆمار کردووە ئەمە دەقەکەیەتی و هەروەها ئەو نامەیە کە کاک سۆران بۆ نمونە ئاماژەی پێکرد کە هی خاچی سووری نێودەوڵەتین بۆ نمونە هەر ئەم خانەوادەیە کە هی کاک شێرکۆ جاسمە لە دوای ئەوەی کە ڕێککەوتنامەی ئاشتی لە نێوان پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستانە کرد لە ساڵی 1998 لە ساڵی 1999 هەمان خێزان هەمان کەس کە تکا لە باوکی ئەکا هەوڵی بۆ بدەن بۆی لە زیندان ئازادیکەن و لە زیندان بێزارە نامەی زیندووبوونمانەوەی بۆ ئەڕواکەواتە لە دوای ڕێککەوتنامەی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان هێشتا زیندانیەکان لە ڕێگەی خاچی سوورەوە ئاڵوگۆڕ بە نامەکانیان کراوەروەها ئەوان لە ژیان داماون هەڵبەتە دەستەی مافی مرۆڤ بە کۆمەڵێک بیانووی نادیار باشتر وایە بڵێم لە دۆسیەکە کشایەوە و ئامادە نەبوو ئەمە لەخۆ بگرێت یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی دارپەروەری ڕاگوزەر بریتی بوو لەوەی کە چارەنووسی بێسەر و شوێنکراوان ئاشکرا بکرێن ڕوفاتەکانیان بەڕێزەوە بدرێتەوە و هەروەها قەرەبووی مادی و معنەوی بکرێنەوە بە هەموو پێوەرەکان و هەروەها ئەمە وەکو تاوانی جەنگ هەژماری بۆ بکرێ لەسەر ئاستی حکومی و لەسەر ئاستی حزبی داوای لێبوردن بکرێ پەرلەمانی کوردستان کە لە قۆناغێک لەو خولانەدا بووە بەشێکی ئەم بەرپرسیارەتیە بگرێتە ئەستۆ و خاڵێکی تر ئەوەی کە گرنگە بە دوواداچوونی تەواو بۆ ڕاستیەکان بکرێ واتە بەڵگەی تاوان کۆ بکرێتەوە سەرباری ئەوەش لە ڕێگەی دادگاوە مامەڵە لەگەڵ ئەم دۆسیانە بکرێ بۆی کە ئەم تاوان بارانە ڕادەست بکرێن ئێمە نمونەی جیهانیمان هەیە بۆ دۆسیی دادپەروەری ڕاگوزەر کاگیادگار بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی ئەوروپا لە ئەرجەنتین لە باشووری ئەفریقیا وەروەها لە تونس و بەشێک لە وڵاتانی تر ئەمە کراوە ئێمە تاوەکو ئەوەی کە تەواوی گرێکوێرەکانی شەڕی ناوخۆ نەکەینەوە دان بە کێشەکان نەنین نەک ئەوەی بکەینە قاڵبی مزایداتە چونکە پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لە کێشەکانیان ئەوەیە کە کاتێک باس لە تاوانەکانیان دەکەین ئەمانەوەکو هەڵمەتی ڕاگەیاندن هەژمارەکەن نەگوەکەوەی کە دانان بێ بە تاوانەکان چونکە یەکێک لەو قۆناغە گرنگانەی کە پێویستە ئێمە هەنگاو بەرەو چارەسەربوونی بنین دانانە بە تاوانەکان پێشم وایە هەڵبژاردننی بڵێ من ئەمێ ئەوە بڵێم بابەتێکی گرنگە کاگیادگار باسی بکەم هەڵبژاردننی ئەم تەوقیتە بۆ وەڵامدانەوەی وەزارتی ناوخۆ بۆی کەدان بەوە دابنێ کە ئەم کەسوکارانە ئەم مناڵ و باوکو و برایانەی کە بێسەر و شوێنن ئەوەیە کە لە قۆناغی شەڕداین بۆ ئەوەی ڕای گشتی خەفە بکرێ بۆ ئاراسەیە کە ئێمە لە قۆناغی شەڕداین بارودۆخی کوردستان هەستیارە کەواتە هەمومان پێویستە بڵێت هەڵبژاردننی ئەم تەوقیتە پەیوەندی بە بارودۆخی شەڕەوە هەیە چونکە ئێمە چەندین ساڵە داوا ئەکەین لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەگەڵ ئەندامانی پەرلەمان ئەو قسانەی کاکسۆران باسی ئەکا پێشتر لە خولی ڕابردوو بەشێکی زۆری ئەندامانی پەرلەمان ئێمە کۆبوونەوەمان لەگەڵ کردوون دانیشتنمان لەگەڵ کردوون بەرنامەمان لەگەڵ کردوون سەرنجمان لەگەڵ ئاڵوگۆڕ کردوون ئەوان زیندانی نهێنیان دۆزیوەتەوە یعنی بەشێکی ئەو بارودۆخی کە هەیە تا ئێستاش گومانی بوونی زیندانی نهێنی ئەکرێت هیوادارم کاکسۆران بەڕوونی وەڵامی ئەوە بداتەوە بۆیە بەشێکی ئەم بەرپرسیارەتیە بە تەواوی لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستاندا ئەبێ بچمە کاک وڵا داوای لێبوردنەکەم چونکە زۆرن و ئەبێ پرسیارێک زۆر بە کورتی بێ زۆر بە کورتی من بەڕاستی دیارە پامێکم بە هەڵە گەیشت کاڵێن ئێمە قەرەبوو بەڕێزینە قەرەبوو هەر امتیازات و معاش نییە قەرەبووی ئەوەی حەقی یاساییت پێدا قەرەبوو ئەوەیە کە بتوانین لەسەر هەموو مافەکانی خۆت لە ضمنیها وەکو ئینسانێکیش حەقی امتیازات سواس دەکەم کاک وڵا ئەچمە لای کاک ئەکرەم کە بەڵێ بە تەسەلسل ناوم نووسی بوو بۆ ئەوەم لێت یەک نەچێ فەرموو برایەکەم لە شەڕی ناوخۆ بێسەر و شوێن بووە تەمەنی 19 ساڵ بووە مایکەکەت نزیکەیتەوە برایەکەم لە شەڕی ناوخۆ بێسەر و شوێن بووە تەمەنی 19 ساڵ بووە بهورە مایکەکە بەدەست بگری و وێنەکەش پیشانی کامێراکە بێ بۆەوەی یا هەڕووی بکەی لە کامێراکە ئایبی نییە بەڵێ فەرموو برایەکەم لە شەڕی ناوخۆ بێسەر و شوێن بووە پێشمەرگەی یەکێتی بووە تەمەنی 19 ساڵ بووە ئەو 17 ساڵە بێسەر و شوێنە کاغزی سەلیب لە ئەحمەریشی هەیە ئەتا کەسوتەکانی هیچ شتێکی دیار نییە دایک و باوکمان چەند ئەو کاغزەکەشێ مێژووی کەی لەسەرە دو ساڵ پاش گرتنەکە و کاغزەمان بۆ هات کە لە ژیان پاشگرتنی دو ساڵ پاش گرتنەکە لە 97 جیرا و لە 99 کاغزەکەمان بووە لە ژیان مابووە لە ئاسایشی ئەو لێر بووە لە ئاسایشی ئەو لێر بووە زۆر بەداداچوونمان کرد هیچ سۆراغێکمان دەدەکرد ناویماندایە ڕۆژنامە لەسەر ڕۆژنامەکە ئاسایی شاد باوکمیان کرد 9 ڕۆژ لە ئاسایش ئەو لێر سنوو کەوا باوکم کەمەندامە لەسەر چی لەسەر ئەوەی ناویمان داوەتەوە ڕۆژنامە 9 ڕۆژیش دەستگیریان کرد سپاس بۆ تۆش گەرمایکەکە بگاتە لای کاک ئەکرەم کاگەکرەم یەکێکە لە ئەتوانم بڵێم شاید حاڵەکان کە زیندانی کراوە و دواتر ئازاد کراوە گەر پێناسەیەکی خۆت بکەیت و دەست بکەی بە قسەکانت
معروفم ناسران بأكرم مخسري طبعا مایکەکە یەک تۆز بێنی تا ئاستی دەمتەوە سوپاس دەکەم زۆر باش لە ڕۆژی سیوێکی ئاب ئێمە لەگەر کۆمەڵێک لەو برادرانەی بێسەر و شوێن کرانە لەوانە هاشم زیاز قورشید گڕاوی سبعەرکە مەلای محمودی کاک بڕهان نۆپل ناسرا بوو زایدن کۆمەڵێک برادری ئێمە لە مەحوەری شاوێسی بووین هەندێکمان کە کات شەڕەکە دەست پێکرد کەتینەوە ناوەێ هاتین ناولێرێ ئەو کاتەی کۆمەڵێک لەوانە ئەو برادری باسم کرد ئەحمەد کەش خەبری مەلای محمودی ئەوانە کە قورشید هەمیان بڕیارماندا تاقیر پیشەک شەڕی بکەین بەرەب لەو کاتەیدا کە پارتی بە بلندگۆ بە ناوی بەڕێز کاک مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بانگەوازیانە کرد هەرچی خۆی بەدەستەوە بدە سەر و ماری پارێزراوە ئەوەی خۆی بەدەستەوە نەدا باری لە ئەستۆی خۆتی ئێمە لەسەر ئەو بڕیارەی بەڕێز کاک مەسعودی کە بانگەواز کرا چەند بەرپرسێکی پارتی کە خزمان بوو خەرشیان نار کاکە خۆ بەدەستەوە بدەن یەک لەوانە بخۆم دوو جار زەلامیانە گوتیان ئەگەر تەسمیل نەبی بادە کەسی نەکوژی بیستی بکوژی بەرام پێشمەرگەکانی ئەو نەفەرانی لەگەرەویدا بوو نەزای دەین لەشکرەکانی دی دەرێت ئێمە دەکەن پلان لەشکری بووینە لەو لەشکرەی بووینە خۆیان بەدەستەوەدایە تابان ئەوانە هەموو ڕم دەکرێن خۆ بەدەستەوە خۆتان بەدەستەوەدا ئەو زەوە قسە لۆ نەدەکەم ئەو کاتێک کە بە بلندگۆ گوێمان لێ بوو مەسەیەک لەوانە قورشید گڕای مەلای محمودی بەڕەحمەتی بەعمەد کەش خەنەمایە زۆری ئەو برادرانە گوتیان کاک ئەکرەم با ئێمە خۆ بەدەستەوە بدەینەوە کاک مەسعود عەفوویدایە ئەو کاتێ من خاو بوومەوە لەبەرە ئەو بانگەوازەی دووەم لەبەرەوەی کە ئەو خزمانن یەکەچیان مەسعود سوپا بوو گوتی کاکە بادە کەسی نەکوژی بیستی بکوژی لێ ئێمە خۆمان بەدەستەوەدا من ئێستا لێرە دەرێم لەبەر پرسانی پارتی بە تایبەتی سەرۆکیاریم کە کاک مەسعوودە ئەو کاتی بە ناوی سەرۆکی پارتی بانگەوازی عەفوویدا و دووەمین ئەمە کە تەسمیل بووین ئێمە تەسمیلی ماری بارەمی شەمی ئاڕوونی کە خزمی میشت تەسمیل لەوێ بووین دووەم ڕۆژناڕۆژی سێم هێوارەکەی کەمال ناوەکە مەسعود ئیمایەکانی کاک مەسعودی چەند کۆستەرێکی پێبوو هاتە سەرگردی کماری بارەمی شەمی ئاڕوونی گوتی کاک مەسعود ئەزێت نەبێت کاگەکرم بۆی کاتەکە ئیستیغلالکەین ینی پێم بڵێ دەستگیر کرای دواتر چۆن ئازاد پاش سێ ڕۆژ ئەو کەمالات گوتی کاک مەسعود گوتی لۆی وەزعەکە ناسکا خەرک بابوو براوی کوژرا بۆ ماوەی سێ ڕۆژ میێوانی منن ئەوانە بنێرن بۆ لای مەسئولەکان بێنە مەسیپی پێشمەرگەکانی بستنە بنێرنە بەستۆڕە ئێمە چوین لەوێ ڕاستن چوین میێوانەکە ئەوە بوو بێ سەر شوێن کرای ماوەک بزەبت لە بیرم چەند ڕۆژ بوو لە ماوەی لەکوێ بێ سەر و شوێن کران شوێنەکەتان نەزانی کە بۆی برابوون لە بەشی پاراستن لە مەسیپی لەوێ ئێمە گیراین ئێمە 24 نەفەر لە ژوورێکی 4 بە 4 بوو زوێ ئینسانیش نەبوو ئەو 24 نەفەرت سەر بە چه حەزبێک بوون ینی ئاگادارمان ێشێتی بوو قسەتان لەگەڵ یەکترە کرد بەری لەگەر یەکدا هەموو لێک ژۆری بەڵێ تۆ من هەم لە پشتێک دەنووسین 24 نەفەر لە ژوورێک 4 بە 4 لە بەشی پاراستن لە مەسیپی لەوێ ژیرا بووین بەڵێ ماوەک ژیران لەوێ 8 ڕۆژ ژیرا بووین ئیسبعەرکە و هاشم زیازیان لەمە جیا کردەوە نازم بۆچیان بردن ماوەشکە ژیرا ئێمە بە دوو وەز بە سێ مەزمعەکبەر بووین ئەوانەی مانەوە کە ئەمە ڕەفیقی مەبوون هاشم قورشید گەڕاوی بە هاشم زیاز ئیسبعەرکە مەلای محمودی بڕهان نۆپل ئەوانە ئەو 5 نەفەرە لەو ژوورەی ئەمە لێ بووین بێ سەر شوێنە تاکو ئێستا بەرام لێرەدا ئەوە بەسەرکردایەتی پارتی دەرێن پاشی دوو عەفوو دەکەی یەکەم جار کە عەفوو درا لۆی خۆمان بەدەستەوە داگەنا با بکوژرابین دووەم جاریش کە کاک مەسعود ئیمایەکانی خۆی ناردیە بەرێ ئەوە میێوانی من لۆ ماوەی 3 ڕۆژ ماوەی 3 ڕۆژ کەوا دەبینی ئەوانەی بێ سەر شوێنن ئەمەش لەجێ ئینساندا زۆر سوپاس کاگەکرم ئەچمە لای کاکاوژین ئەویش بە هەمان شێوە زیندانی کرا و دواتر ئازاد بوو زۆر بە سپاس دەکەم بژی هەروە کۆم برادرە منیش یەکەم لەو کەسانی کە بێسەر و شوێن کرام لەگەڵ 5 هاوڕێمەوەیەکیشیانە ناوی سامانە لە سیانزەی دەینەوە شەش لە بێستانە گیریان لە شەڕی لە دوای سویەکی ئاپەیەکێتی هاتەوە بێکسەر ڕاستەخۆ بردیان بۆ پاراستن لە مەسیب تقریبا دەوری 15 شەو لەگەڵ ئەم کوڕانایە بووم ئەم 4 ڕەفیقام ناوی سامان و عوسمان و عەلی و عەبدوڵڵا چاوشین ئیتر شەیەک سەعات 2 شەو هاتن سامان و عوسمان و عەلیان برد من و عەبدوڵڵا چاوشیان هێشتەوە لەو شوێنە لەو ژێرزەمینەی پاراستن بردیانە ژوورێکی تر لەو ژوورەیە کە چوین مەجموعەیە خەڵکی تری تیا بوو خورشید گەڕاوی بوو مەلای مەحمودی بوو بورهان نۆپڵ بوو حاتم هەروتی بوو خدر بارزانی بوو تقریبا نزیکەی بۆ ماوەی 3 مانگ لەگەڵ ئەوانە بوو من
دوای سێ مانگەکەی تر بە حکمی من تۆزێ مناڵ بووم و کاتەوە مناڵ بوومیترەوە بوو. تەمەنت چەند ساڵ بۆ کات؟ منەوە کاتە 15 ساڵ بوو. یعنی تۆ لە شەڕا دەستگیر کراوی؟ پێشمەرگە بووم. ئیتر دوای 15 ڕۆژە لەگەڵ مەلای مەحموودیەوانە منیان هێنایە دەرێ لە پاراستن کە منیان هێنایە دەرێ تا نزیکەی ساڵێک سجن بووم. یعنی 2 مانگ و 15 ڕۆژ لەگەڵ ئەو برادرانەیە بووم کە زیینوو بوون. بەڵێ دواتر تۆ ئازاد کرای تو ئەوان لەوێمانەوە یان؟ بەڵێ لێ مابوونەوە هەتا من تا تۆ هاتیتە دەرەوە ئەوان لەش ژوورایان کەمری لێ بوو. بەڵێ زۆر سپاس دەکەم کاکە هاوژین. پێم خۆشە ئەم بەڕێزانەش من کاک سەرنگ من دێمە لای تۆش بۆی قسە بکەی بەس با ئێستا ئەم خاتونە قسە بکە هەورین خان کە لەو کاتەی یاخود ئەگەر هەڵە نەبم لەو ساڵەی کە باوکی بێسەر و شوێن کراوە ئەم هاتۆتە دنیاوە ئێستا تەمەنت چەندە هەورین خان؟ ئێستا 19 ساڵم دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم سپاستان دەکەم کەوا بەخێراتنی بەرنامەکەتان دەکەم. من لەدایک نەبوومکەوە باوکم بێسەر شوێن کراوە بێسەر شوێن کتاوانمان چی بووکەوە ئەو خانەوادێ بەڕێزەکەوە خانەوادە بێسەر شوێن کراوانی شەڕی ناوخۆ تاوانمان چییە بۆ ینی بەو شێوەیە زوڵمان بەرامبەر دەکەن. ئەم دوو پرسیارم ئاراستەی ئەو دوو بەڕێزە هەیە یەکەمیان ئەوەیەکەوە ئەفو هەورین خان کە لە ژیانە بووی باوکت بینیوە یان؟ نەخێر هەرگیز نەمبینیوە لەوێنە باوکم بینیوە لەوێنە باوکم بینیوە چەند جار وتم دایکم هەر بەخۆشم نەمزانم دایکم پێی وتمکەوە ئەوە باوکتە. بەڵێ پرسیارێکم ئاراستەی و بەڕێزە هەیەکەوە دەڵێ ئەوانەی شەڕی ناوخۆ لە ژیاندا نەماوە بەڵگەمان بۆ بینەوە کەوانەی بێسەر شوێن کراوانی شەڕی ناوخۆ لە ژیاندا نەماون. بەڵ هیوادارم کاک مقداد پرسیارەکان دومیشم بۆ هەموو بەڕێزەکان پرسیارتان لێ کرێ بینووسنەوە دواتر وەڵامی بۆ وەرەگرینەوە. پرسیارم لەو بەڕێزەشەیە بۆ کاک هەڵۆ؟ بەڵێ کاک هەڵۆ. بەڵێ ببوورە کاک پۆڵە. بەڵێ پرسیارم دەر بە ئاراستەی و بەڕێزە دەکەم کەوا دەڵێتن یعنی ئەوانەی کە لە خەمی ئەوەندەیە باوکم لە پێناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە زیندانی کرا و بێسەر شوێن کرا کەچی کاک وا دەڵێن کەوا ئەوانەی بێسەر شوێن کراوانی شەڕی ناوخۆ مادی و معنەی ئەمە هیچمان ناوێت لەیان تەنیا ئەوەمان دەوێت کەوا باوکمان بۆ بگەڕێنەوە تا ئێستا بۆ هیچیان نەکردووە بۆمان کەوا هیچ مادی و معنەویمان ناوێت تەنیا ئەوەمان دەوێتکەوە باوکمان بۆ بگەڕێنەوە ئایا بۆ هەتا ئێستا هیچیان نەکردووە بۆمان. سپاس هەورین خان. مایکەکە ئەرک نەبێ بێت بۆ لای ماردین خان. ماردین خانیش بە هەمان شێوە یەکێکە لەو کچانەی کە دوای بێسەر و شوێنکردنی باوکی هاتۆتە دنیاوە. تۆ تەمەنت چەندە؟ من تەمەنم ئێستا 19 ساڵە. تەمەنم نەبوو ساڵێک کاتێک باوکم گیرە لەسەر دەستی حیزبی پارتی و دەمەوێت ئاماژە بەوە بکەم پرسیارێکم لە کاک سۆران هەیە دەمەوێت بزانم مادام سەرۆکی پەرلەمان بڕیاری ئەوەیەوە کە لیژنەیەک پێک بێنێ بۆ ئەمە بۆ بێسەر و شوێنکراوانمان ئایا ئەگەر ئەم لیژنەیە گەیشتە ئەو قەنەعەتەی کە بێسەر و شوێنکراوانمان مردون و لە زیندان نەماون ئێستا هەمویان مردون بەرپرسی سەرەکی ئەم باوکمان و هەموو ئەوەی کە زیندانی کراون هەروە بێداگە بەنیانیش ئەوان پێویستە سزا بدرێن. پرسیارێکیشم لە کاک پۆڵات قۆبات یعنی پۆڵات تەڵەبانی هەیە دەمەوێت بڵێم بۆچی یەکێتی ئەمەە بێوەفایە بەرامبەر ئێمە باوکمان لەسەر ئێوە گیرە وەفای بۆ ئێوە ئێستاوە 90 ساڵە لە زیندانە وەفا و خۆشەویستی بۆ یەکێتی تا ئێستا ئێوە جارێکتان سەردانی ماڵمانیش نەکردووە. بیدەی بە بەندەخان تۆش بە هەمان شێوەی تۆ خوشکی ماردینی؟ ناوەڵام منیش 17 ساڵە دوای شەڕی ناوخۆ باوکم گیراوە هەتا باوکت بینیوە؟ نەخێر نەمبینیوە هێشتا لەدایک نەبوومە باوکی منیان بردووە 17 ساڵە دوای شەڕی ناوخۆ دەڵێن ئەوانی شەڕی ناوخۆ لە ژیاندا نەماون ئەدی ئەوانی دوای شەڕی ناوخۆ ئەوەی کە کاک پۆڵاژ ئاماژەی بەوە کرد ئەو کەیسەی کە ئێستا دراوە لەلایەن وەزارەتی ناوخۆ دەڵێن هەمویان کە لە ژیاندا نەماوە شەهید کراوە بەوی بە بڕیاری وی دەرێت بڕیارەکی دروستە ئایا ئەگەر یعنی ڕێزم هێلوت ئەگەر یەکەچی تو ئۆهابی سەر و شوێن بکرێتن چۆن یعنی تەقەبول بۆ شتا دەکەی؟
هەمنیش ینی داواکاریتان چیە داواکاری کە چارەنووسی دیاری بکرێتن ئایا کە ماوە بماندنەوە یان ئەگە نەماوە تەرمەکانیان زۆر سوپاسان ماردین خان تۆ بەس یەک قسەم هەیە ئەمەیە بڵێم وەک کچی ئازا سەرروکانی هیچ ڕازی نیم بەوە کە باوکم بەشەیت حساب بکرێ هیچیشی لێ نازانم یان دەم و چاوی بابم ئەمەیە بیبینم یان تەرمەکەی لە پێش چاوم ڕازی نیم بەوە و ئەگەر ئەوەش بێ یعنی باوکم شتێک ڕازی نابن جگە لەوەی یان باوکتان بێتەوە ناوتان یان هیچ نەبێت تەرمەکەی پیشانم بام بڵێ ئەوە گۆڕی باوکتە دەمەشت بڵم ئەگەر باوکم مردوو بێ هیچیش بێدەنگ نابم دەبێ ئەو کەسەی سزا بدرێت کە ئێستا باوکم بێ هیچ سوچێک 19 ساڵە زیندان و کوژرا دەبێ ئەو کەسە سزا بدرێ ئەگەر باوکم کوژرا بێت سوپاستانەکەم مایکەکە بچە بۆ لای بەڵێ زۆر بە کورتی بێت ئەو کاتێککە جیرەیەکی شەوێ بوو لە ماڵێ بردیان لە 98 لەلایەن پاراستنی پارتیەوە بوو لەناو شەو بوو هادیەک شێوێ بردیتیان لە 98 هەتا ئێستا ینی هیچ هەواڵەکی نییە ئایا سەبەبەکمان پێ برێن بەڵێ سوپاس دەکەم کاگەرات پێم مایکەکە بگاتە لای گەرات بەڵام پێمەڵێن ناوبڕێک وەرەگرم لە دوای ناوبڕەکە کاتانە دەمێ بۆی قسە بکەن ئەزیزانم ناوبڕێک وەرەگرین و من لە دوای ئەم ناوبڕێ هیچ پرسیارێک ناکەم تەنها کاتەکە وەکو ئەم بەشەیان دیاریەکەم بۆی میوانەکان قسە بکەن بینەرانی ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت لە بەشی سێهەم و کۆتایی دووجار بیرکەرەوە بەردەوامین لەگەڵتان و ئەمەوێ ئەو ڕوونکەمەوە کە من لەم بەشە هەوڵەیەم هیچ پرسیارێک نەکەم چونکە زۆر نەو بەڕێزانەی ئازاریان هەیە و معاناتیان هەیە یانەوێ قسە بکەن من زۆرترین کات ئەدەم بەوان بەڵام تەنها مراعاتی ئەوە بکەن بە کورتی و پوختی قسەکانتان بکەن بۆ ئەوەی هەموو ئەوانەیە یانەوە قسە بکەن قسەی خۆیان و دەنگی خۆیان بگەن کاک گەڕات فەرموو بەڵێ ئەوە منی ویستم ڕوونی کەمەوە باوکی نەنکی ناوی ناوە بەند بەڵێ ببوورە من بە بەندە ناوەکەم برد نەنکی ناوی ناوە بەند وەکو سمبڵێک بۆ ئەو کارەساتی بەسەریان هاتوو فەرموو کاگەڕات میقدۆداش بۆ ژێرەوە کرێ وەک کوڕاک بەرزەکیری پۆرتی دیموکڕۆتی کوردستانەوە لێکریا چەندە دیموکڕۆتی نییە بەس پۆنۆڤێ دیموکڕۆتیە بوچێنگ پۆرتی لژنەکی پێک نۆینن حتۆ نوکیان و پۆرتوگەلە لژنێت پێکینەوە و ڕووفۆتێت ئەوێت حکومەت و هەرفتی و سەدۆم کرینگ بوچی لژنەکی پێک نۆینن ئەم حۆزرین ژ دامۆچین جەنۆزێت خۆینی نەبە هەگەر هەنگو شەهید کرینە هەنگو مۆینە هەنگو چ لێ کرینە ئەم حۆزرین ئەم خودێکین حوجە چ لژنۆنینە هەنگ خود جیهۆزم جیهۆزێک کەشفکردنەوە جەنۆزێت منە ئەڤەخر ئینسۆنێت فێرە بۆ هەندێ ئەمێت هۆتی لەڕێگەی دیێنێنەوە توانی بزانین وانەوەکەن ئەمەوە ببینی بەڵێ بۆ یەکە نیشتیمانی کوردستانژی پرسیۆرە کوای بۆچی یەکەتی هەڵوێستی توێ نەرم و شلن نەشیوە بەرەنگۆریەوە پۆرتی بکات ئەوەنگو بوومە تشتێکی بەرامبەر بکەتن بوچی نەشیوە هاتۆن و کە بوومە کەسێکی ئۆشکرۆ بکەتن ئەوەن کەسێکی پۆرە بەردەتن پۆرتی دۆ بەردەت بوچی کەسێک بەرامبەری بۆ بێن بەرنەتەوە گەڵە سپاس کاگەرات کاک فارس مایکەکە بێت بۆ ئێرەوە کاک فارس سپاس دەکەم بە کورتی و پوختی قسەکانت بکەی بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم تۆ کاک فارس من برای بێسەر و شوێن ئاشور عەبدوڵڵا لە بادینان بەڵێ برای من لە سەر داواکاری لێبوردنێکی مەسعود بارزانی خۆی تەسلیمی لقی حوتی پارتی دموکراتی کوردستان ئاکرێ کرد لەو کاتە قادر قاچاق بەرپرسی لقی ئاکرێ بوو لەسەر ئەو داواکاریە لە 27 دوی ساڵی 1995 یعنی پێشی سیوێکی ئاب داوایەکی لێبوردن لەسەر ئەو داوایە برای من خۆی تەسلیمی ئەوان کرد 2 مانگ ئێمە زیاتر لە زیندانی ئاسایشی ئاکرێمە زیارەتیمان کردەوە 2 مانگ لە دوای 2 مانگ چوومانە ئاخر زیارەت لە ئاکرێ وتی ئێمە تەحویلی دهۆکمان کرد لە دهۆکیش گەڕاین بەولا زۆر گەڕاین هیچمان دەست نەکەوت لە پاش ئەو 2 مانگە قادر قاچاق هاتە کەلەکتی کۆمەلگەی کەلەکتی ئەو وەختە نەبوو بەوە ناحیە قادر دایکم چوو بۆ لای قادر قاچاق بەڵێ گەر بە کورتی بێ کاک فارس زۆر سپاس دەکەم بەڵێ گوتی کوڕەکەمە چ لێ کرد قەبری لەکێیە زیندانیە لەکێیە لەبەر چاوی عالەمەوە هاکۆڕێکی جەماوەری هەبی گوتی ئەمن تەسلیمی سەرە ڕەشم کردووە هەناردوومە لای
بارزانی ئیشارەتی بۆ مەسرور بارزانی کرد نەمان دەزانێت دایکمش دڵنیا بوو گوتی مادام تەسلیمی مالی بارزان کراوە ئێمە دڵمان تازە دڵنیا بووین بۆ ئەوەی کە هیچی لێ نەهاتووە لە پاشی ئەوە فرسەیەکمان ئستیغلال کرد سەردانی مەسعود بارزانیمان کرد لە یەکێک لە مناسبەتەکانی جەژن کە ئەو وەختە مەجالی دەدا خەڵک بۆ ئەوەی خەڵک سەردانی بکات لە مەسیف ئەمن لەگەڵ دایکم چووم بۆ لای مەسعود بارزانی دایکم پشتێنی مەسعود بارزانی گرت و گوتی خۆم هاویشتە بەختت کوڕەکەی منت چ لێ کرد کوا کوڕەکەی من دایکی فلانم و فلانم لە فلان شوێن فلان وەڵامی سەرۆکی هەرێم چی بوو بەڵێ وەڵامی سەرۆکی هەرێم سەرۆکی هەرێم وعدی داگوتی یان ئەوەتە بەری دەدەم یان مواجهی بۆ دەکەمەوە پارچەوەرەقەیەکشی دا ئێمە گوتی ئەنجام چی بوو پارچەوەرەقەکەیەکی دا ئێمە گوتی دوای هەفتەیەکی دیکە سەردانی مەکتەبی سەرۆک بکەن من بەخۆم سەردانی مەکتەبی سەرۆکم کرد دوان لەوێ دانیشت بوون ئەو دوانەیە بە من یانگوت گوتی کاکە ئەوە 100 نەفەرن لەسەر داواکاری سەرۆک هاتوونە بۆ ئەوەی کە نەتیجەیان نەبێت هیچ نەتیجەی چ ساڵێک بوو ئەوە ساڵی 96 بەڵێ ساڵی 96 لە بیدایەتی 96 مانگی یەک بوو دوو بوو بەڵێ ئەوە 20 ساڵە مەسعود بارزانی وعدی دا ئێمە گوتی یان بەری دەدەم یان ئەوەتە مواجهی دەکەین بەڵێ هیچ ئەنجامێکی زۆر سپاس دەکەم کاک فارس کاک بەشدار بڕواتە بێ کاک فارس لە کۆنترۆلەوە پێمەڵێن ئەڵێت هەر یەکی 3-4 دقیقە قسە بکات 3 کەسی تر قساکە یعنی من لێرە 2 کەس 4 کەس 6 8 10 کەسم ماوە پرسیار بکات بەس مراعاتی ئەو کاتم بکەن حالی کەسێک دەبێ ئەو هابێ کە خۆی لەسەر داواکاری سەرۆکی هەرێم تەسلیم بکاتەوە دەبێ وجدانەکە ئەو هابێ پرسیارەکەم بۆ ئەو بەڕێزە دەبێ چی لەو کەسە بکرێت بۆ ئەوەی کە کەسێک ئەو ها باوەڕی بە کەسێک زۆر سپاس کاک بەشدار مایکەکە بگاتە لای کاک بەشدار کاک بەشدار زۆر سپاس دەکەم لەوەیە هاوکاریم کەی کە کورت بێت بۆی هەمووی قسە بکات من هیچ پرسیارێکم نییە لەم بەرنامە لەم بەشە هیچ پرسیار ناکەم بۆی ئێوە قسە بکەن کێشە نیە فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم من کوڕی کافرشت گڕایمە باوکم لە سیوێکی ساڵی 96 بزرا لەسەر داوای لەسەر ئافوی مەسعود بارزانی لەو کاتەوە هەتا ئێستا بزرا بێ سەرشوونە هیوادارم یعنی چیتر دەستی چاوەڕوانی نەمینێ بەسە یعنی لۆ سونعی هەرێمی کوردستان ناشرینە و جوان نییە ئەوان هەموو هەوڵێکیان بەوەیە سونعی هەرێمی کوردستان جوانکەن بەڵام بەداخەوە چەندەها بەرنامە ئەوە دروستکرایە لە ڕابردوو و زیاتر ئەمە لە 2000ەوە زیاتر لە 10,000 خۆپشاندانمان کردیە بۆ بەردەمی پەرلەمان و بۆ بارگای UN وانە بەڵام بەداخەوە تا ئێستاکە بێنجام بێنەتیجە هیوادارم وەڵامت بنەوە دواتر کاکە بەشدار تەنیا کاکە تەنیا مایکی لایە زۆر باشە مایکەکەی دیکە بێت بۆ لای دایکە کەوسەر لەم پێشەوە ئەرک نەبێت ئەو مایکەی کاکە تەنیاش بە هەمان شێوە کاکە تەنیا تەمەنت چەندە تەنیا عومەر باوکم نەدیوە لە ساڵی 1996 باوکم گیراوە 15 ڕۆژ باوکم دوایەوە لەدایک بووی بەڵێ 15 ڕۆژ دەستگیر کراوە ئەنجام لەدایک بووم کە تا ئێستاکەشتەوە 90 ساڵ هەر چاوەڕوانی هیچ ئەنجامێک نییە داواکارین کە سەرشوێنێ ئەومان دەنوکەنەک هەر برین نەماوە ئەیگەر نەماوە شێت داواکەی داواکارم لە ئاوێ سەرۆکی هەرێمەیە چکە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە گیراوە بێ سەر و شوێن کراوە ئەگەر دەڵێن شەهید کراوە کاتەرمەکەی کا گۆڕەکەی ئەگەر هەر نەک بەس شەهید کراوە تاو ئەیکە شەهید کراوە کا گۆڕەکەی بەڵێ سپاس کاکە بەشدار دایەگیان مایکەکەت لابوو بەڵێ فەرموو سەرەتا دایکە کەوسەرە پێم وابێ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان پێ دەکەم من کوڕە شەهیدم کوڕی بڕهان نۆپلم لە ساڵی 1996ەوە باوکم دیارنی لە سیوێکی ئابەوە من لە پاشەوی لەدایک بوویمە لە 96ەوە دیار نییە من 97م من هەموو ڕۆژێک و هەموو جێژنەیەک چاوەڕێ دەکەم کە بێتەوە من لێرەوە ناتام زۆر ئەوکەم داوا لە سەرۆکی هەرێمی کوردستان دەکەن لە مەسعود بارزانی عافێک بدا ئەگەم ماوە بەریاندا ئەگەر نەژماوە بە تەرمەکەمان من ئەمە هیچ ئەوکمان ناوێت نە شەهیدی کە نە پارەمان دەوێت نە خانیمان دەوێت هیچ شتێکمان نێ ئەگەر ماوە بەریاندەن ئەگەر نەژماوە تەرمەکەمان ببین زۆر سپاس سپاس کاکە گیان جەمیلە خان ناوی چاوەڕوانە ئەو کاکەی ئێستا قسەی کرد ناوی چاوەڕوانە و وەکو لە ناوەکانی شەڕەنگی داوەتەوە لێرە بەندمانەیە لەوێ چاوەڕوانمان هەیە ینی معاناتەکە ینی زۆر ڕۆچووە لە ناو خێزانەکان
جەمیلە خان دایەگیان گەرمایکەکە بێت بۆ لای ئەم دایکە ڕەشپۆشەی پێشەوە فەرموو. بسم الله الرحمن الرحیم. بەخێرات میوانەکان دەکەم. مەمنونین گۆمە ئەنگۆ زۆر لە دوومەتان عەولدایە. زۆر مەمنون لە هەموو لایەکی. بەخێر بێن ئەنگۆش سەرچاوم. ئێوە بەخێر بێن. ئێمە ئەوە 90 ساڵە لە چاوەڕوانی ئەو براینە. 90 ساڵە لە چاوەڕوانی هەر لێرە بکە ئەوە بکە هەر هیچ سەر و سۆراغەچیان نەبووە. ئەگەر دەرێ نماون بابە بە باڕۆنی باکەرمەکانیان باگۆڕەکانیان لۆمە بەدیار بێخن ئێمەش لە چاوەڕوانی نابین لە چاو بە فرمێسکی نابین. هەتاکە ئێمە لە چاو بە فرمێسکی بی و لە چاوەڕوانی بین. ئێمەش ئینسانین، ئەمەش مافن هەیە، ئەمەش حەقمان هەیە. لۆ ئەوان با ئێستا کە لە هەمکایە دێنە قناعات کوڕیوان برایوان سارەکی مانگەکی بزر کرێ بێسەر شوێن کرێ ئەو تعاملەی دەکەن دەزانیمە چەند تعامل کردیە ئێمە چەند تعامل بووینە لەسەر ئەو وەزعی هەموو منداریان ورد بوو هەموو پاشبا بووینە هەمووی گەورە بوون هەموو بە تەمەنەکی لێو بە گریان و چاو بە فرمێسک و در بە خەم و تاری داک و بامان بە کەسەران چوون لە وەزجاندا ئێمە هەموو تووشی نەخۆشی و نەفسی بوون هەتاکەی لەو چاوەڕوانێ ئێمە ئەو دامان لە مەسعود بارزانی هەیە لەبیر ناکرێ ئێمە قبولیش ناکەین بە هیچ شەهیدە هیچیان دانانێن بۆچی هەموو داواکاریەکانتان ئاراستەی سەرۆکی هەرێم و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە هەست ناکەن سەرۆکی حکوومەت دەتوانێت شت بکات سەرۆکی پەرلەمان دەتوانێت شت بکات هەموو دەسەڵاتن لە وڵاتە هەمووی دەسەڵاتیشیان لەبەردەستیان بە تایبەت مەسعود بارزانی با ئەگەر دەی لە لای جیراینا مادام ئەوە ئەمە خەبەرمان هەبوو هەتا 3 سەر پاش گرتنی دایکم چوو هەتا ناو پاراستنیش چوو بردیان لەوە دایگۆ گازم کرد با جێم لە دەنجە قورشیدی دەبوو. هیوادارم نووسینگەی سەرۆکی هەرێم نووسینگەی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کە زۆربەی داواکانیان ڕووی دەم لەوەکەن نووسینگەکەی بێت سکرتێری بێت وەڵامێکیان بۆ وەرگێتەوە کەینێ بە شەهیدی دادەنێن بابن بەنەسە گۆڕەکان با تەرمەکانمان بدەنەوە دەستی با هێزک و پرووسکەکانمان دەزن ئەوان شەرمیان بەخۆ نییە هەموو ڕۆژێ ئەنفاری پیشان دەدەن هێزک و پرووسکی ئەنفاری پیشان دەدەن پیشانی ئەو خەرکەی دەدەن برینی کۆن و نویان لێ ئەوە دەکەنەوە ئەدیلۆ ئەو ئەنفال لە ناو کوردی ڕوودەدا. سپاس دایکیان سپاس دەستان ماچەکەین کاک بەڵێ کاک سەرهەنگ کاک سەرهەنگی ژێکێکی دیکەیە لەوانەی کە زیندانی کراوە ئازاد کەم مەجای قسەکردن دایتە مەفرۆز ئاخر ئەوانیش لێرن خۆتە بینی من هیچ قسە ناکەم. بەڵێ من سەرک پالانی 6 سەر زیندانی شەڕی ناوخۆ بوومە 6 ساڵ بەڵێ کۆمەرە برادرم لەگەدا بوو تا ئێستا بێستەرە شوێنن لە پاش ئینتیفاقی واشنگتۆنەوە پێکەوە بووینە لە مانجی دەی 98ەوە ئەوانیان لای مە گۆستەوە ئەوانەش هەندێک برادەرەکان ناوینە کاک خورشید گڕاوی کومەلای مەحموود و ئەوە عەبدوڵڵا ساوچین و حەمەد ئەمین گۆڕەزی و عەبدوڵڵا ساوچین ناوینە بەڵێ کۆمەرێک برادەرمون ڕای ئیسماعیل بزیلی و تا ئێستاوانە بێسەر و شوێن و کە لە کاتێکدا کە لە لای ئەمە جیاکرانەوە دەما ئینتیفاقی بوو گەرمەی دانیشتنەکان بوو لە شەقراوە ئەمە پێماوە بۆ ئازادکراون دەنجی مەدەبەنە دەرێ بەڵام پاش فترێکی زۆر کەمە بەربووین ئەوانە تا ئێستا شەڕوا بێسەر و شوێنە بەڵێ ڕووی دەمان لە نوێنەرەکەی بەڕێز مامجەلال دەکەین بەڕاستی یەکێتی نیشتمانی خەڵکێکی زیاتر لە هەمووی ئەوەیە بەڵام لە هەموو کەسی بێدەنگتر و ئەویان هەڵبژاردیە زۆر بێدەنگن لەسەر ئەو وەزع و مەسیری ئەو خەڵکەی خۆمان بەڕاستی بێدەنگن و ئەمن لە نزیکرا زۆرم بیتێ زۆرم قسەکردی هەر قسە بوو وەکو بەڵێ سوپاس دەکەم کاک سەرەنگ وەکو ڕوونکردنەوەیەکیش بۆ بینەر ئێمە لە ڕێگەی زیاتر کاک زاهیرەوە ینی من پێم خۆش بوو کە بێ کە سوکاری بێسەر و شوێنانی پارتی دیموکراتی کوردستانیش لێرە حەزوریان نەبووایە بەڵام لە ڕێگەی کاک زاهیرەوە ئێمە ئەم بەڕێزانەمان کۆ کردوتەوە نازانم بۆچی ئەوانی تیانە و بۆچی لێرە حەزوریان نیە چونکە بێسەر و شوێن بێسەر و شوێنە وەکو ئینسانێک بەدەر لەوە ئینتیمای حەزبی چییە و بۆی بۆ بینە ڕوون بێت بە مەبەست ئەمە لە یەنارتی نەکراوە ئێمە لە ڕێگەی کاک زاهیرەوە داوامان کردووە کە حەزوریان هەبێت ئەو بەڕێزانە لێرە حەزوریانە بۆ وەکو دەرەکەوێت زۆربەیان یەکێتین و داواش لە سەرۆکی هەرێمەکەن سوپاس دەکەم کاک سەرەنگ مایکەکە بێتە لای کاک کامەران ئەو مایکەی دیکە عەزیەت نەبێت بچێتە لای کاک سۆران بەڵێ ئەمەکەتان لێ دەکەم پرسیارەکەم لە بۆ سەرۆکی هەرێمە هیوادارم لە شاشە جوانەکەی ئێوە ئەو پرسیاری پێ بکاتن لە ساڵی 96 لە سیوێکی ئاب هەروەکو برادرانەکە باسییان کرد من برای هاشم زیازم برایەکەم بە لێبوردنی گشتی خۆی تەسلیم کرد
لەو ڕۆژەوە تا ئێستا ئێمە چاوەڕوانی بەبوون یا بە نەبوو چاوەڕوانی وەڵامێک دەکەین. لە ساڵی 2001 لە هۆڵی شەیر شیاب دایکم بەڕێز مەسعود بارزانی بینی داواشی لێ کرد کە چارەنووسی کوڕەکەی پێ بڵێتن، بەڵام بەداخەوە هەر بەڵێنێک و گفتێک و پێدا و دواتر هیچ. ئەگەر بکرێت کاگەر پرسیارشکە ماوە پرسیارەکە شاشەوە بۆ بەڕێز سەرۆ کۆماری عێراقا بۆ بەڕێز کاک دکتۆر فواد معسووب کە هاوکات ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیە خۆشی کاک دکتۆر تامی دیلی چەشتۆ لە دەست پارتی، خۆشی ئەو ڕۆژە لە سیوێشی ئاب دیل بوو لە لای پارتی. ئێستا هیوادارم خەمێک لەو خەڵکە بخواتن و بە دووادار زۆر سپاس کاکە کامەران. کاک سۆران مایکەکە بچێت بۆ ئەوە جەنابەت کاک سۆران مایکەکەی جەنابەت کێ بووی؟ کاک فەرمان ئەو مایکەی دیکە بچێت بۆ لای کاک فەرمان و تەنها ئەم دوو پرسیارە وەرەگرم داوای لێبوردنەکەم. دێمە لای جەنابیشت کاک لوقمان. ناوم سۆران عەلی دانیشتووی شاری ڕاندیم. بەڵێ. دوو برام شەهیدە بێزگە لەو دوو برایشمە و برایم لە 13 1996ەوە بێسەر و شوێنە. داکە بێچارەکەشم لە داخی ئەو برایم سەری نایەوە مردە تا ئەو ڕۆژەکە سەری نایەوە هەر چاوەڕێ بوو لە دەرگا بدرێ و برایەکەم گەڕێتەوە. من یەک پرسیارم هەیە هیچی کەنە. پرسیارەکەش ئەوە دەکەم لە جەنابی سەرۆکی هەرەم هیوادارم دەنگم بگابوو. زۆر هاوارمان کرد. ئەمە چەند جار نووسیوە لە فەیسبوک لە ئینتەرنێت بڵاوم کردوێتەوە هیچ جوابێکم نەبووە. داواکەم ئەوەیە تا دەکەم حکوومەتی بەعسر پێشمەرگەی لەگرت کە دەیکوژ شەهیدی دەکرد پارەی گولەکەی لە کەسب و کارەکەی وەرنەگرتەوە تەرمەکەی دەدایەوە. ئەوانەی ئێوە کە نەماون بە چ شێوەیە کوژراون بە لەسەر چ قەرارێک کوژراون. ئەوە تاوەکو کاکەژی باسی کرد کە لەگەڵ برایەکەی من دیل بووە گیراوە لای پارتی لە وجوددا بوو بە تونترین شێوە تەعزیب کراون شێوە تەعزیبێکە پێم وابێ هیچ وڵاتێک لە شەڕی عالەمیدا و تەعزیبێت نکات. سپاس دەکەم داواکارم بگا داوامانەوەیە چارەنووسیان بە زووترین کات داوا بکرێ قبول ناکەین. ئامانجی بەرنامەکەش ئەوەیە کە وەڵامێک وەربگرینەوە بگەین بە وەڵامێک. کاک فەرمان فەرموو. ئەو مایکە بەڵێ کاک فەرمان زۆر بە کورتی بێ بڕواتە بێت ینی کاتی قسەیان نامێنێت. پرسیارێک بۆ کاک مقداد. بەڵێ بەستکایە وەڵام بدەوە کاک مقداد. ئەڵێم ئەگەر ئەوانە نەماون شەهید کراون تکایە گۆڕەکانیان لەکوێیە؟ بە فەرمانی چێ شەهید کراون لە چ دادگای کراون و شەهید کراون. زۆر سپاس دەکەم. و ئەگەر تخوا تکایە کاک یادگار و ئەگەر لە ژیانیش داماون لە کامە سوچی زیندانە ژیان بەسەرە بن. زۆر سپاس بۆ کاک تکایە کاک فەرمان بڕواتە بێ وەڵامی بۆ وەرناگرمەوە چکە کاتم نەماوە. وەڵام بدەمەوە. کاک مقداد باوەڕ ناکەم تۆ بەقەت من یەشێتی بی و پێشمەرگەش بیێستا. تۆ ئەڵێ من چوار برام شەهیدە و بابیشم شەهیدە نازانم بابت برات چی دوێت. هەر حەڵ لاقن ئەزانی گۆڕەکانیان لەکوێیە با ئێمەش بزانی گۆڕی کەس کارمان. فەرموو کاک لوقمان دو قسە. بەرنامەکەتان لێ دەکەم. دیارە من کوڕی بێسەر شوێن محەممەد تار سدیق ناسا بوومە لە تاریستەکانی باوکم ئەفسەری ئاسایش بووە لە شاری ڕەواندز. دوایەوەی عفواتێک لەلایەن سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئەو کاتەکە مەسعود بارزانی دەرچوو باوکی میشوەکەوە و خەڵکانە لە ماڵەکەی خۆی دانیشت دواتر لەلایەن لقی دەی سۆران بان کرا و لەگەڵ لێپرساوی ڕێخستنی سۆرانی پارتی دیموکراتی کوردستان بەڕێکران بۆ مەسیف کاک پرسیارەکەمەوەی دوای ساڵێک نەفرێک لەگەڵ باوکم بوو ئازاد کرا و ئێمە بەردەوام ئەمان کردووە زانیومانە کە ماوە کەچی ئێستانێکە بڕیاری نەمانەکەی دەردەچێتن دوای ساڵ. من یەک داواکاریم لە ئەو بەڕێزانی لیژنەی بێسەر شوێنەکان هەیە لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان ئەگەر وەزارەتی ناخۆ بڕیارێکی وا دەردەکاتن پێویستە بانج پەرلەمان بکرێن و گۆڕەکان. زۆر سپاس دەکەم کاک مقداد. یانی ڕەنگە کات نەبێ وەڵامی پرسیارەکان بیتەوە لەسەر کۆی قسەکان چیت هەیە؟ وەڵام جاری یەکەم ڕخنە لە جەناب دەگیرم وەکو سەرپەرشتکاری وەکو سەرپەرشتیاری بەرنامەکە ئاگاداری خۆشم پرسیارم دەکەم چونکە ئەوانە لێرەن هاتوون معاناتی خۆیان بگوێزنەوە من ناچارم. ئەو بەڕێزانەی کە لێرە هەموو خوشک و برا و کەس و کاری ئێمان تەبان ئەوەی شەهیدی هەیە لە ماڵی خۆی معاناتی زۆرە تەنها ئەو دایکە ئەتوانێت تعبیر لە معانات و لە ئێش و ئازاری خۆی بکات کە کوڕەکەی شەهید بووە یان بزر بووە بە هەر سەبەبێکە نەوید. ئەمە ڕەنگە نەتوانین تعبیر لە معاناتی وام بکەین حەقیقەت. بەڵام سوالەکە ئەوەیە گلەیەکەش ڕخنەکەش لە جەنابەت ئەوەیە ئەو بەڕێزانە کە لێرە دانیشتوون پرسیاری هەموومان وەرمانگە سەرسەر. بەڵام ئەوەی هەستم پێ کرد کە لە معاناتی خۆیان زۆربەی هەرە زۆریان ڕووی سوالەکانیان ئاراستەی جەنابی سەرۆکی هەرێمەکەن و ئەوەی ملاحەزە دەکەم هیچ خۆرمەتێکی پارتی لەو هەشتا کەسێک بۆی وەڵامت بەمەوە کاک مقداد من ڕخنەکەتم قبوڵە ڕخنەکەتم قبوڵە بەڵام ئەوە کاک زاهیر لێرەیە نوێنەری بێسەر و شوێن کراوەکانەوە من نەمتوانم گەلەیم لە کاک زاهیرێک ئەو بەو شێوەی ئەو بەڕێزانێت چییە قسەکەت تکایە؟
ئەگەر ئەو کاتە عفواتێک نەبایە لەو سەردەما لەوانەیە زۆربەی زۆری ئەو خەڵکان بەڵام ڕووی دەریشم لە کاتزاییەکەم ئەڵێم بۆچی بێسەروشوێنانی پارتی دیموکراتیک کوردستان پارتیش معانەتیە خەڵکی هەیە کوڕەکەی بێسەروشوێنە 80 عایلە بەپێ و ئەمارەی ئەو بە ڕێزەی تەقدیمی کرد 80 خانەوادە هەیە بێسەروشوێنە ڕێزیان دەنگتان ناگا کات بە ڕێزیان لەوە گرت ئێوە وتان قسەتان کرد ئێوەش ڕێز لەمان بگرن با قسەکانیان ئەمە سەرنجەکە تەنیا ئەوەیە دەبات 4 خانوادەی پارتیش لێرەوانە منیش واڵێ ئەمە سەرنجەکە ئەوەی حقیقەت بەڵام بەڵێ من دەرێم ئەو بەڕێزانە کە لێرە حاضرن تابعاً وەکو باسم کرد هەمومان بەڕاستی قەرداری خانوادەی شەهیدەکانی خۆمانی یعنی هەرچ بکرێ دنیا لە بۆ خراپکردن ناکاتە خوێنی یان قەترێک لە خوێنی شەهیدی بەڕاستی اونجا بە قەرەبوو بی مادی بی معنەوی بی بە خانوو بێ بە پارە بێ ناکاتە قەترەیەک لە خوێنی ئەو شەهیدە بەڵێ ئەمە وەکو جنابی سەرۆکی زۆر جا تاکیدی کردو هەموو خەڵکی کوردستان قەرداری شەهیدەکانی خۆمانی ئەمە لای دوام ئەمە کە ڕێزم لە بوو پرسیارەکانی ئەو بەڕێزانە کە لێرەنا بەڵام هەر حزبێک هاتۆ ئێستا دەبیت لەکار ئەو بەڕێزەش قسەم کرد ئەوایە ئەو کێشەی لای خۆی چارەسەر کردوایە پارتی ئەو خەڵکی بوون بۆ دەبار ڕووی لە یەکانی خۆی لە سەرکردایەتی حزبەکەی و لە سەرۆکی حزبەکەی بکە برێکاکە وەرە پێشمەرگەی من ئەو کوڕی من کەسی من لای تو پێشمەرگە بووە لو حتا ئێستا چارەنووسی دیار نییە یان ئەو تەوەرە وەکو ئەو بەڕێزانە قساکرد یان جەنازەی دیار بێ یان ئەگەر ماوە دیار بێ یان ئەگەر جەنازەکەی لە جێکی گوڕەکەی دیار بێ لا بەڵێ کاک مختار دو ئەمە لەلایەک تەبان ئەمە بەسم ئەوە یعنی مەبەستم ئەوەیە کە لێرە ئەبوایە ئەم پارتیش وەکو خۆی هەم یەکێتی نیشتیمانی کوردستانیش وەکو خۆی و ئەو حزبانەی دیکەش ئەوەی کە ناویان هاتووە کێشە ئەو کێشەی حتا ئێستا یەکلای کاتی بەرنامەکەم پێم ئەڵێن کۆتایی دێت لێرەوە داواکەم لە بۆیە لێرە سلێمانیش یەک دوو خولێک زیادەمان بنێت چونکە قسە ماوە ئەمە تەبعاً زۆربەی پیشالەکانی برادەرم کە خۆ جەناب گوتیانێت تعبیر لەوە دەکرێت چارەنووسی ئەو بێسەروشوێنانە لەکوێیە ئەگەر ما بن لەکوێن ئەگەر ما بن چارەنووسیان چی بە هەردوو حاڵەتەکە ڕازی هەردوو حالت ئەم نیش داواکەم لە سەرۆکی لەژنەی مافی مرۆڤ لە بەرلەمانی کوردستان بە دوواداچوون لە بۆ ئەو کێسەیە بکە و لە لای ئەو دوو حزبەیە ئەو کێسەیە ئیگلا بکرێتەوە دیکۆمنت و بەڵگەی پێویست کۆ بکرێنە بۆ ئەوەی چارەنووسیەوە ئیگلا بکرێتەوە لێرە لەو بینبەرە ئەوە ئیگلا ناکرێتەوە ئەوەیە حتا ئێستا هەر حزبێک لەوانە بۆ خۆی چارەنووسی بێسەروشوێنەکانی خۆی ئیگلا کردەوە بە یەکێتیەکان ڕۆژی لەبەرەوەی کاتم کۆتایی ئەوەیە بێسەروشوێن کراوان ئێمە تەنها ڕازی نابین بە شەهید قبول کرێن کاتێک بە شەهید قبولیانەکەین تەرمەکانیانمان بنێ و ئەنجامدەرانی ئەو تاوانانەش دەبێ ببرێنە بەردەم دادگا جگەلەوە ئەوە ئێمە ئەو وعدە سەرۆکی پەرلەمانیش بەو خانەوادانەی داوە ئەگەر وانە بێ ئێمە بگەینە هەر ئەنجامێک دوای ئەوەی بەڕێز وەزیری ناوخۆ وەزیری پێشمەرگە دەستگای ئاسایش و مەکتەب سیاسی لایەنە پەیوەندی ئیدارەکانە بینین گەیشتینە هەرچی بە ئێوەی دەڵێن چونکەم کەسە دەبێت جگەلەوە کاکسۆرم بواتە بێ کاتم کۆتایی هاتووە هەواڵەکان دەست پێەکەن کۆتاقسە ئەوەیە ئەمە لە شەڕی ناوخۆ ڕوویداوە بەڵام ئەو دەستگا ئەمنیانەی ناوتانێنا لە دوای شەڕی ناوخۆ بەرپرسن لە بێسەروشوێنکردنی خەڵک کە تا ئێستا لە ژیانە ماون لەو زیندانە نیهێنیانەی کە ڕۆژێک دێ بچینە سەری و بە خەڵکی کوردستان بڵین ئەوە خەڵکە چەندین ساڵە لێرە بەند کراوە دوا قسەت بەڵێ دوا قسەی من ئەوەیە لایەنی جێبەجێکار دەسەڵاتی جێبەجێکار تا ئێستا لە هەرێمی کوردستان ئامادە نییە جاش و مستەشارەکان ڕادستی دادگاکانی هەرێمی کوردستان و دادگای باڵای تاوانەکانی عێراق بکات ئەستەمە لە ئێستادا ئەم تاوانبارانە ڕادەست بکات بەپێ هەموو خوێندنەوەی کە هەیە گرنگترین کار ئەوەیە کە بکرێت جگە لە ئاشکراکردنی ڕاستەقینەی چارەنووسی بێسەروشوێن کراوان وەروەها شەهیدەکان ئەوەیە کە ئێمە بچینە قۆناغی دادپەروەری ڕاگوزاریەوە بۆ ئەوەی لە ئایندە شەڕی ناوخۆ دووبارە نەبێتەوە وەڕۆڵە هیچ کەسێکی تر نەبێت بە قوربانی داوای لێبوردنەکەم گوێت لە مۆسیقاکەیە وڵاتە بێتە سەڵاتی من نییە دیارە دەرکەوت لە زۆربەی ئەو قسەی و بەڕێزانە کردیان کە یەکێتی زەحیە بووە و گەورەترین زەحیە یەکێتی بووە لە وەزعانەیە ئێمەش بۆ خەڵکی خۆمان بۆ هەواڵانی ئەوانەی کە کەسوکاریان شەهید بووە کوڕیان شەهید بۆ باوکیان شەهید بووە و خوشکە بە ڕێزە هەمووانە ئەڵێن کە یەکێتی هەمیشە داکۆکی کار بۆ لەم قەزیە و ئەو هەوڵانی کە کاکسۆران باسیەکە یەکێتی شەریکەتیە لە لژنەی پەرلەمان لە لژنەی مافی مرۆڤ لە پەرلەمان لە خولەکانی پێش و لەم خولەش و لە هەموو جەولەکانی ئاشتی ئێمە بەشدار بووین و داکاری سەرسەخت بووین لە مەسیری ئەو چارەنووسی ئەو بەڕێزانەی کە دیار نەماون دیوادارین بە زووترین کات لای دەنگدانی کۆتایی بەڵام کەس دەست بە دەنگدان نەکات خۆ کەوتێتی ئەوانە بەشەی حسابکردن
ئەسلی مەسەلەکەمان پێ بڵێ لەسەر مەسەلەیە زۆر هەڵەگرێت و ئێمە قسەمان لەسەر و قەڵەمانش نەکردووە نیازخان کە قەرار بۆ قسەی لەسەر بکەین ئەوەش بۆ بەرنامەیەکی دیکە هەڵەگرین کەس دەست بە دەنگدان نەکات تا ئاگادارتانەکەمەوە تکایە ئایا بێسەر و شوێنەکانی شەڕی ناوخۆ لە ژیان داماون شەهید کراون بڕیارم نەداوە لە ژیان داماون ژمارەیەکە شەهید کراون ژمارە دووە بڕیارم نەداوە ژمارە سێ ئاگادارم کردنەوە دەست پێ بکەن سی چرکەتانەیە فەرموون دەست پێ بکەن ئایا بێسەر و شوێنەکانی شەڕی ناوخۆ لە ژیان داماون شەهید کراون بڕیارم نەداوە بەڵێ وەکووە بینین کاتمان بەرەو کۆتایی ڕوات لە ١٩٧ ئەڵێ لە ژیان داماون 0% ئەڵێ شەهید کراون و 3% ئەڵێ بڕیارم نەداوە تکای ئەنجامی ڕاپرسی یەکەم وەکو لە ڕاپرسی یەکەما دەرەکەوێت لە 100 ئەو بەڕێزانەی لێرە دانیشتون ئەڵێ لە ژیاندا تکایە ئەنجامی ڕاپرسیەکە بە مەزبوطی ئەمەیانە بەڵێ لە 134 ڕای وایە لە ژیان داماون و لە 166 ئەڵێت شەهید کراون 0% بڕیاری نەداوە ئەنجامی هەردوو ڕاپرسیەکە بەڵێ وەکو دەبینیت لە ئەخیر سانەیە تەغیر لە دەنگدانەکە هەبووە لە 100 لە ڕاپرسی دووەمە ڕێی داوە کە لە ژیاندا نەماون لە ڕاپرسی یەکەمە لە 134 ڕای وا بوو کە لە ژیاندا ماون ببوورە لە ڕاپرسی دووەمە لە 100 ئەڵێ لە ژیان داماون لە ڕاپرسی یەکەمە 66% ئەڵێ شەهید کراون لە ڕاپرسی دووەمە بووە بە 0% و بڕیارم نەداوە لە هەردوو حاڵەتەکە 0 بووە سوپاس بۆ تەواوی میوانەکان خواتان لەگەڵ